دەڵێن ئەگەر ویستت وڵاتێک وێران بکەیت سیستەمی پەروەردەکەی تێبدا. بەڵام ئەگەر ویستت نەوەیەک و داهاتوویەک بنیاد بنیت لە پەروەردەوە دەست پێ بکە. ڕۆڵی مامۆستاش لە ناوجەرگەی و سیستەمەدا تەنها گوێزەرەوەی زانیاری نییە، بەڵکو پارێزەری بە هاوڕەوشت و شکۆی پیشەکەیەتی. میوانانی ئازیز، ئامادەبوانی هێژە، بەیانیتان باش. لە فامسکوڵەوە گەرمترین بەخێرهاتنتان دەکەین. زۆر خۆشحاڵین بە ئامادەبوون و دیدارتان. ساڵانە فامسکوڵ وەکو نەریتێکی معرفی پانێڵێکی تایبەت بە پرسی پەروەردە و فێرکردن ڕێک دەخات. و ئەم جۆرە هەر ساڵە و چەند پرسێکی فێرکاری و پەروەردەیی گفتوگۆ دەکات. ئەم جۆرە گفتوگۆ پانێڵانە لە نێوان مامۆستایان و پەروەردەکاراندا بە هەنگاوێکی زۆر استراتیجی و گرنگ دەزانێت. بۆیە ئێمە زۆر خۆشحاڵین ئەمڕۆ وەکو خانەخوێ لەسەر ئەم سەکۆیە لەگەڵ کۆمەڵێک میوانی زۆر بەڕێزی سەنگین کۆ دەبینەوە. دووبارە بەخێر هاتن. کاتێک کە باس لە مێژووی شارستایەتی مرۆڤ دەکەین، ناوی مامۆستا هەمیشە وەکو ڕێچکەشکێن و وەرچەرخێنێکی گەورە دێتە پێشچاو. ئەو تەنها وانەبێژ نییە، بەڵکو کارەکتەری سەرەکیە لە نەخشاندنی چارەنووسینەوەکانیدا. هەرم پێگە بەرز و پیرۆزە شوای کردووە کە لە هەموو سەردەمەکاندا ناوی مامۆستا وەکو پیرۆزترین ناو، مامۆستایەتی وەکو پیرۆزترین پیشە و مامۆستاش وەکو ئەندازیاری بنیاتنانی داهاتوو سیر بکرێت. لێرەدا و لە هەمبەر ئەم دیدا بەرز و تێڕوانە ئەرێنەیە کە بۆ مامۆستا هەیە، چەند پرسێکی جەوهەری دێتە ئاراوە. ئایا ئەرک و بەرپرسیارەتی پیشەیی و ئەخلاقی مامۆستا بەرامبەر قوتابی و قوتابخانە چییە؟ ئەو پرەنسیپ و ئیتیک و مۆراڵە پیشەیانە چین کە پێویستە لە کاری مامۆستایەتیدا ڕەنگ بداتەوە. هەر لەم سۆنگەیەوە پێنجەمین پانێڵی فامسکوڵ تەرخان کراوە بە ناونیشانی مۆراڵی پیشەی مامۆستایەتی لە گۆشەنیگای ئاین، فەلسەفە، پەروەردە، کە تیایدا لەگەڵ سێ پسپۆڕی دیار و خاوەن ئەزموون چیشک دەخرێتە سەر ئیتیک و مۆراڵی ئەم پیشە پیرۆزە، بۆی بتوانین کە لە سێ گۆشەنیگای جیاوازەوە لەم بابەت و لەم پرسە بڕوانین. زۆر خۆشحاڵین بە ئامادەبوون و بەشداریتان. هیوادارین ئەم هەنگاوە وێزگەیەک بێت بەرەو سەدان و دەیان سیمیناری لەو جۆرە بۆ خزمەتکردن بە پرسی پەروەردە لە داهاتوودا. دووبارە بەخێر هاتن. ئێستاش بۆ وتاری بەخێر هاتن و خستنە ڕووی دیدگای دامەزراوەکەمان بانکێشتی زۆر بەڕێز مامۆستا ڕێبین حەمەد بەڕێوەبەری فامسکوڵ دەکەین بێتە سەر سەکۆ. بە چەپڵەکانتان پێشوازی لێ بکەین. میوانانی هێژە، پەروەردەکارانی بەڕێز، مامۆستایانی ئازیز، هەموو لایەکتان بەخێر بێن. بەخێر بێن بۆ پێنجەمین پانێڵی پەروەردەی دامەزراوەی پەروەردەی فام. فامسکوڵ وەک ناوەندێکی پەروەردەی پەرۆش و خاوەن بنەما کە ڕەگ و ڕوشێکی قوڵمان دەربارەی پەروەردە و فێرکردن هەیە، هەمیشە لە دەلاقە و گۆشەی جیاوازەوە دەمانەوێت بچینە بنچ و بناوانی گرفت و ئاریشە پەروەردەیەکان. لە فامسکوڵ هەمیشە پرسی پەروەردە وەک مژار و باسێکی گرنگ دەخرێتە بەرباس و گفتوگۆ و ڕاوەی قوڵی لەبارەوە دەکرێت. پەیدۆزی بۆ پنت و ماکی کێشەکان دەکرێت و چارەسەر و بژارەی گونجاویش بۆ هەر کێشەیەک دەخرێتە ڕوو. لەم سۆنگەیەوە دامەزراوەی پەروەردەی فام وەک ناوەندێکی پەروەردەی ئاکادیمی بۆ ساڵی پێنجەم دەبێتە مەکۆی کۆبوونەوەی کۆمەڵێک کەسایەتی پەروەردەی و کاراکتەری گرنگی لەو ئەمبازنەیە. ئێمە باوەڕمان وایە کە ئەم جۆرە پانێڵ و دیبەیتانە دەرفەتێکن بۆ ڕەخساندنی زەمینەیەکی گرنگ بۆ گفتوگۆکردن دەربارەی گرنگترین پرسی کۆمەلگا کە پرسی پەروەردە و فێرکردنە. ئەمڕۆژ بەیەکەوە گوێبیست و بینەری سێ پانێڵی پەروەردەی دەبین لەژێر ناونیشانی مۆراڵی پیشەی مامۆستا لە ڕوانگەی ئاین، فەلسەفە، پەروەردە. هەڵبژاردننی ئەم بابەتە لەم ڕوانگەیەوەیە لە ئێستادا گرفت و ئاریشەیەکی گەورە لە دنیا ئێمەدا هەیە و
دەشکرێ و دەگونجێ مامۆستایان وەرچەرخان دروست بکەن و ئەم بارە لاسەنگ و ناتەرازە هاوسەنگ و تەراز بکەنەوە. ئەویش بە ئاشنابوون بە مۆڕاڵی پیشەی مامۆسایەتی لە ڕوانگەی ئاین فەلسەفە پەروەردە. کاتێک بەو پێی مامۆسایەتی تەنها گواستنەوەی زانیاری نییە لە کتێبێکە و بۆ مێشک، بەڵکو پرۆسەیەکی ڕۆحی مرۆیی قوڵە کە مۆڕاڵ ڕێڕەوەکەی دیاری دەکات. کاتێک لە ناونیشانی پانێڵەکە وەردەبینەوە دەبینین سێ ڕەهەندی گەردوونی تێیدا یەک دەگرن. یەکەم لە گۆشەنیگای ئاینیەوە مامۆسایەتی وەک پەیام و ئەمانە دوێنا دەکرێت. لە هەموو ئاینە ئاسمانیەکاندا مامۆسایەتی وەک درێژکراوەی ئەرچی پێغەمبەران وێناکراوە. ئاین وەک ئەمانەتێکی خودایی سەیری ئەم پیشەیە دەکات کە تایدا مامۆستا تەنها فەرمانبەر نییە بەڵکو ڕێبەرێکی ڕۆحیە. مۆڕاڵی مامۆستا لێرەدا وەک تەقوا و عیبادەت دوێنا دەکرێت، واتە دڵسۆزیەکی بێوێنە، دەستپاکی لە گەیاندنی زانست و پاراستنی شکۆمەندی ئەم مرۆڤەی کە لە بەردەمی دانیشتووە. مامۆستا لێرەدا ئەرچی بنیادنانێکی مرۆڤێکی پڕبەها و فرەبەهایە. دووەم لە گۆشەنیگای فەلسەفەوە مامۆستا وەک ڕێبەری حەقیقەت و ڕۆشنگەری وەسف دەکرێت. فەلسەفە فێرمان دەکات کە فێربوون بەبێ ئەخلاق مەترسیە بۆ سەر مرۆڤایەتی. مۆڕاڵی مامۆستا لە دیری فەلسەفە واتە دادپەروەری ڕەها لە مامەڵەکردن و چاندنی تۆوی شک و گومان وەگەڕان بە دوای حەقیقەتدا. مامۆستا دەبێت مۆدێلێکی باڵا بێت چونکە قوتابی پێش ئەوەی گوێ لە وشەکان بگرێت سەیری ڕەفتارەکان دەکات. لێرەدا مۆڕاڵ واتە گۆڕینی زانیاری بۆ کردار و دانایی. سێم لە گۆشەنیگای پەروەردەیەوە ئەرچی مامۆستا پراکتیزەکردنی بەهاکان لە ژانی ڕاستەقینەدا. لە زانستی پەروەردەی هاوچەرخدا مۆڕاڵی پیشەیی تەنها دروشمێکی جوان نییە بەڵکو کۆمەڵێک ڕێسای کارکردن و پەیماننامەیەکی ئەخلاقیە. گرنگترین پای ئەم ڕەهەندەش بەرپرسیارەتیە. مامۆستای خاوەن مۆڕاڵ ئەو کەسەیە کە جیاوازی تا کەسیەکان بە دەوڵەمەندی دەبینێت، ژینگەیەکی پڕ لە زانیاری و ئارامی دەڕەخسێنێت، هەمیشەش هەوڵی گەشەپێدانی خۆی دەدات. مۆڕاڵی پەروەردەی واتە پێگەیاندنی نەوەیەک کە تەنها خوێندەوار نەبێت بەڵکو مرۆڤ دۆست و ژیان دۆست و ژینگە دۆست بێت. ئامادەبوانی بەڕێز ئەمڕۆ لێرە کۆبوونێتەوە تا بڵێین مامۆسایەتی پێش ئەوەی پسپۆڕیەکی زانستی بێت کردەیەکی ئەخلاقیە. ئەرچی مامۆستا ئەگەر مامۆستا مۆڕاڵی دەست بدات کۆمەلگا قیبلە نوماکە لێدەست و زانست دەبێتە ئامرازێکی بێکرداری بێڕۆح. دەمەوێت جارێکی ژۆی دووارەکەمەوە مامۆسایەتی پێش ئەوەی پسپۆڕیەکی زانستی بێت کردەیەکی ئەخلاقیە. ئەگەر مامۆستا مۆڕاڵی دەست بدات کۆمەلگا قیبلە نوماکە لێدەست و زانست دەبێتە ئامرازێکی بێکرداری بێڕۆح. ئەرچی ئێمەیە وەک دامەزراوەیەکی پەروەردەیی کە مامۆستایان هۆشیار بکەینەوە دەربارەی گرنگی پێگە و بەرپرسیارەتیان بەرامبەر منداڵان و کۆمەلگا. هیوادارین پانێڵستە بەڕێزەکان بەڕاوە و شکاریەکانیان وەرچەرخان لە مۆڕاڵی پیشەیماندا دروست بکەن. دووبارە زۆر بەخێر بێن دامەزراوەی پەروەردەی فام. بەخێر بێن مامۆستا، زۆر بەخێر بێن. میوانە بەڕێزەکان بەخێر بێن سەر و سەرچاومان. زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونتان. سوپاستان دەکەین کە بۆ ساڵی پێنجەم ماڵە گەورەکەتان هەڵبژارد و ئەو شەرەفەتان بە ئێمە بەخشی ئێمە ببینە خانە خوێ و ئێوەش میوانی گران و سەنجینی ئێمە بن. ئەم ساڵ دەربارەی پرسی بنیادی ئەخلاقی یاخود مۆڕاڵی پیشەیی مامۆستا قسە دەکەین و بەلامانەوە گرنگە دەربارەی ئەم پێکاتە و بنیاد و ئەدا و ڕۆحیەتەیش قسە بکەین کە پێویستە لە مامۆستایەکدا هەبێ و پێویستە مامۆستایەک هەڵگری بێ. خۆتان دەزانن هەموو پیشەکانی جیهان بە تایبەتی ئەو پیشانەی کە لە ئێستادا باڵادەستن پیشەی پزیشکیە، پیشەی ئەندازیاریە، پیشەی ڕۆژنامەوانی ئێتیکی هەیە، مۆڕاڵی هەیە، هەندێک پرەنسیپ و بنەما و ئەدای هەیە. مامۆستایەتیش وەکو پیشەیەکی گرنگ کە لەو سەردەمەدا پیشەیەکە شوێنگە و کاریگەریەکانی بەسەر کۆمەڵەوە جێدەهێڵێ پێویستی بە کۆمەڵێک بنەما و ئێتیک و پرەنسیپە بەدەر لەوەی کە ئێمە دەشێت تووڕە بین، دەشێت نیگەران بین، دەشێت هەتا دوایی، بەڵام کۆمەڵێک بنەما هەیە نابێت ببەزێندرێ وەکەوەی کە چۆن پزیشک پێویستە کۆمەڵێک بنەما هەیە بەرامبەر نەخۆشەکەی بیپارێزێ، ڕۆژنامەنووس کۆمەڵێک هەواڵ و خەبەر هەیە پێویستە بەرامبەر بینەرەکانی بیپارێزێ. مامۆستایەتیش بە هەمان جۆرە بەرپرسیارە بەرامبەر کۆمەڵێک بنەما. ئێمە هەوڵ دەدەین لە سێ گۆشەنیگای جوداوە دەربارەی ئەم بنەمانە قسە بکەین. بەڵام پێشتر ئەگەر میوانە بەڕێزەکان یان ئاخێوەرە بەڕێزەکانمان دەرفەت بە من بەلامەوە گرنگ بوو 5 دقەیەک دەربارەی مێژووی
مامۆستایەتی لە ناو هزری مرۆڤایەتیدا پیشەی مامۆستایەتی لەکەیەوە دەستی پێکردووە و چۆن وێناکراوە ئەو شارستانیەتانەی کە ئێستای لەسەر بنیادراوە سەدەی 21 کە ئێستا لەسەر بناغی ئەو شارستانێتە کۆنانە خەریکی ژیانکردنی خۆیەتی مامۆستایەتی چۆن هاتووە و 3500 ساڵ پێش زاین 2000 زاینیشی بخەسەری ئەوە 5000 ساڵ 5000 ساڵ بەر لە ئێستا چۆن وێنای مامۆستا کراوە و مامۆستا لە شارستانیەتە هەمە جۆرەکاندا لە میزۆپۆتامیا لە میسری کۆن لە شارستانیەتی یۆنانی دوازار لە شارستانیەتی ئیسلامی چ وێنایەکی هەبووە ئەو بەرپرسیارەتیە کۆمەڵایەتی و جڤاکی و ئەخلاقی چنکە لە سەرشانی مامۆستا بووە ئێستاش کە سەدەی 21 و ئەمڕۆ هەمومان لێرە کۆبووینەوە ئەرکی مامۆستاچیەوە دنیای نوێ چ پێناسێکی بۆ مامۆستا هەیە هەر چاوەڕوانێکی لە مامۆستا هەیە مامۆستا دەتوانێت چ پێشکەش بە جیهانی نوێ بکات مامۆستا وەختایەک وەسف دەکرا کە پیرۆزە چەمکی پیرۆزی 3000 ساڵ خۆی درێژ کردەوە بەناو هەموو مرۆڤایەتیدا بەڵام ئێستا وا پێ و پێناسە دەکرێت کە مامۆستا پیرۆز نەماوە بەڵکو مامۆستا دەکرێت هاوکار بێ ڕاهێنەر بێ بەرحەڵ دوای خۆناساندنی ئێوە من 5 دقەیەک لەبارەی مێژووی چەمکی مامۆستایەتی لە شارستانیەتەکان و دوای ئەوە دەست بە سیمینارەکان دەکەین بەڕێزان بەر لەوەی باز لە ئیتیکی پیشەی یان مۆڕاڵی پیشەی یان مۆڕاڵی مامۆستایەتی لەسەر وەزنی دایکایەتی و باز لە مێژووی مامۆستایەتی بکەین هەمومان لێرە مامۆستاین با بزانین ئەو ڕێگە ئەو ڕیشە لەکوێوە هاتووە ئەرکی چ بۆ لە کۆمەڵگاکاندا و ئێستاش لە دنیای مۆدێرنە و پۆز مۆدێرنەوە سەردەمەنوێدا مامۆستا چۆن پێناسەی پێ دەکرێت یەکەمین شارستانیەت کە کۆنترین شارستانێتی شارستانێتی میزۆپۆتامیا 3500 ساڵ بەر لە زاین هەتاوەکو دەگاتە 500 ساڵ پێش زاین مامۆستایەتی لەناو ئەو شارستانیەتەدا پێگەیەکی یەکجار گرنگی هەبووە هیچ شارستانێتێک کە سەیری پێ بێ مامۆستا نە بنیادراوە نە هەبووە هەمیشە مامۆستایان ڕۆڵی گەورەیان لە بنیادنانی شارستانیەتەکاندا هەبووە ئیدی ڕۆڵەکەش گۆڕاوە بەپێی ئەو قۆناغە شارستانی و ئەو دۆخە شارستانی کە تێیدایە لە شارستانیەتی میزۆپۆتامیا بە مامۆستا گوتراوە ئۆمیا یعنی باوکی قوتابخانەوە تاوەکو باوکی قوتابخانە وەسف کراوە و هەروەها سەرپەرشتی لایانی ڕەوشتی و زانستی تەواوی قوتابیەکانی کردووە و پێگەیەکی یەکجار گرنگی هەبووە لەناو ئەو شارستانێتدا لە یەکێک لەو دەقا مێژووی و بەڵگەنامە دیکۆمنتانەی کە لەناو تابلۆ قڕینەکان دۆزراوەتەوە کۆمەڵێک وەسفی زۆر ناوازان بۆ چەمکی مامۆستایەتی هەیە یەکێک باوکێک دەڵێ باوکێک مامۆستای کوڕەکەی بانگ دەکا بۆ ماڵەوە بۆم جۆرە وەسفی دەکا و قسەی لەگەڵ دەکات دەڵێت تۆ ئەو کەسە بووی کە پیت و نووسینت لە مێشکی کوڕەکەمدا چاند و تۆ بووی نیشانتدا کە چۆن تابلۆیەک بنەخشێنێ واتە بەردەوام مامۆستایان سەرچاوی یەکەم بوون بۆ نەخشاند بۆ پژاندنی مێشکیان بۆ هۆشیان هەروەها لە پندێشکەی سۆمەریدا هەیە دەڵێ هونەری نووسین لە کە مامۆستا فێریت دەکا وات لێ دەکا کە بتکاتە دایکی قسەکەر و باوکی وەستاکان کە لەو کاتە و مەسەلەی قسەکردن و هونەرێکی گەورە بووە چونکە بۆ ئەوەی ئامادە ببنە سەرکردە و پاشا پێویستیان بۆی بۆ کە قسەکەرێکی باش بن هەموو بەڵگەنامانە نیشانی دەدەن کە لە میزۆپۆتامیا مامۆستایەتی وجودێکی گرنگی هەبووە کاریگەریەکی گەورەشی هەبووە دەسەڵاتێکی ڕەهاشی هەبووە لە مەسەلەی پەروەردەکردندا چەندان ساڵ خوێنکار دەمایەوە لە لای بەتوندی ڕاهێنانیان دەکرد تا خوێنکارەکە فێری نووسین دەبوو هونەرەکە زیاتر لەوێش ئەرکی مامۆستایان فێرکردنی نووسینی بزماری بوو چونکە نووسین کارێکی سەخت بوو وە کەم کەس دەیزانی یەکێک لە ئەرکە هەرە سەرەکیەکانی مامۆستایان ئەوە بوو کە بتوانن قوتابیەکان فێرە نووسین کرد دواتر ئامادەیان کەن بۆ کۆشک و بۆ پەرزگاکان یعنی خوێندن لەو کاتەدا بۆ هەموو کەس نەبووە بەڵام ڕێزێکی بێسنووریان بۆ مامۆستا هەبووە و لە نەسێکی دیکە لە دیکۆمنت یان بەڵگەنامەیەکی دیکەدا قوتابێک ئەوە وەسفی مامۆستاکەی دەکات دەڵێ ئەو ڕێگەی نیشانداوە و چاوی منی ڕووناکردەوە هەروەها ئەو بوو منی کردە مرۆڤێکی خاوەزانە زواتە لێرەدا مامۆستا سمبولە بۆ چاوکردنەوە بۆ ڕۆشنایی پێبەخشین بۆ مێشکردنەوە و هەتا دوایی ئەوە یەکێک لەو شارستانێتە دواتر شارستانێتی دیکەی کە میسری کۆن میسرە کۆنەکان کە ئەوانی 3100 ساڵ بەر لە زاین مامۆستایان هەبووە بەڵام مامۆستا بە بڕێکی دیاریکرا و خەڵکی سەردەستە و خەڵکی نوخبەش توانیوێتی مامۆستا بێ میسرە کۆنەکان پێیان وە بۆ هەموو ئیشەکانی دیکە ماندووکەرن و تااقەت بروکێنن ئازارت دەدەن دەست دەقەڵێشن بۆنت ناخۆش دەکەن تەنها مامۆستایەتیە کە دەتوانێت بۆ هەمیشە بمێنێتەوە و ئیشێکە کلیلێکە بۆ نەمرید باوکێک ئامۆژگاری کوڕەکەی دەکات بەپێی ئەو دیکۆمنت و بەڵگەنامە نووسراوانەی کە لە
دیواری پەرزگاکانی شارستانەتی میسری هەیە بەو جۆرە دەڵێ سەیری هەموو پیشەکانم کردووە ئاسنگەر پەنجەکانی ڕەش دەبێت جوتیار هەمیشە ماندووە و شەکەتە بەڵام مامۆستا تاکە کەسە کە فەرمان دەردەکا و ئەو بۆ هەمیشە دەمێنێتەوە ئەمەش بەڵگەی لەسەرەوەی دیسان لە عەقڵیەت و لە دیدگا و لە تێڕوانینی قوڵی میسری کۆنەکاندا یان شارستانەتی میسری کۆندا مامۆستا بوونێکی گرنگ و گەورەی هەبووە و وەکو پیرۆزیێکی ئاینی سەریان کردووە لە مەسەلەی دیسپلیندا دیسان لەوێ مامۆستا دەسەڵاتێکی ڕەهای هەبووە قسەیەکی بەناوبانگی ئەو سەردەمە هەیە دەڵێ گوێی قوتابی لە پشتی لەسەر پشتێتی هەر کاتێک کە مامۆستا لێی دەدا ئەو فێر دەبێت بەواتای ئەوەی دەگەێنە کە مامۆستا لە شارستانەتی میسریدا دەسەڵاتێکی زۆر ڕەهایە بۆ دیسپلینێکی بەهێزیە بووە خۆشمان قسەیەکمان هەبوو دیگوت گۆشتەکەی بۆ تۆ و ئێسکەکەی بۆ من ئەمە خراپ لێکدانەوەمان بۆ دەکرد ئەمە ئاماژەیە بۆ ئەو ڕێز و شکۆ و دیسپلینەی کە بە مامۆستا دەبەخشرێ بەزەم هەمیشە پێمانەوە بە مامۆستا جەلادە نە باز لەوەش دەکەین ئەمەوە لەکوێوە هاتووە ئەو گۆشتەکەی بۆ تۆ ئەوە بۆچی ئەو بەبانای شکۆدانە بە مامۆستا بەواتای مامۆستا لێرە دەبێتە باوک وەتە تۆ بەرپرسیاری لە هەموو شتێکەوە ئیدی هەموو نەتەوەیەک دەبێت قسەی خۆی هەبێ بۆ مامۆستا تەماشا دەکەی هەر هەموو هەیەە تەنانەت لە تێکستە کۆنە میسریەکاندا ئەوە باز لە 3100 ساڵ بەر لە ینی پێشداین دەکەین ئەمە باسی دوێنێ و پێرە ناکەین بەم جۆرە وەسفی مامۆستا کراوە کتێب لە هەڕەمەکانمان بەنرخترە کتێب واتە نووسینی شتێ دیکە لای ئەوان مامۆستا بووە چونکە هەڕەمەکان دەڕوخێن کۆن دەبن لە ناو دەچن بەڵام زانستی مامۆستا کە دەیخاتە نێو مێشکی قوتابیەکانەوە بۆ هەمیشە دەمێنێتەوە و هەرگیز نامرێت ئەوەش دیسانەوە شکۆیە بۆ زانست ئەم دیدگایە وای کردبوو کە مەسەلەی فێربوون و خوێندن و مامۆستایەتی لە شارستانەتی میسردا ڕێزی لێ بگیرێ و وەلای دەسەڵاتدارانیش هەم لە میزۆپۆتامیا هەم لە میسرە کۆنەکان دەسەڵاتدارەکان یان پاشاکان یان پەرزگاکان ڕێزێکی بێسنووریان بۆ مامۆستایان هەبوو و ڕاوێژیشیان پێکردووە دوای ئەوە لە شارستانەتی یۆنانی دێ ئەم با بڵێن شارستانەتی ئیسلامی ئەوەشمان هەیە گەر بە خێرایی باسی چێ لە شارستانەتی یۆنانی دیسانەوە مامۆستا پێگەیەکی گەورەی هەبووە یەکەم چەمکی پێداگۆجی چی ناودنەی کە بەواتای فێرکردن و فێربوون و چاودێری ڕەوشت و ئەخلاق دێ لە یۆنانەوە داهاتوە کە ئێستاش دنیای نوێ کردوێتە چەمکێکە لە چوارچێوەی فێرکاری بەکاری دەهێنێ لە شارستانێتی یۆنانیدا تەقریبەی دیدگای مامۆستا تۆزەگیان با بڵێن پێگە و ڕۆڵی مامۆستا تۆزەک دەگۆڕێ لە شارستانەتی میسر و میزۆپۆتامیا زیاتر مامۆستا خەریکە ڕاگواستنی دەقە دینیەکان و داستانەکان و چیرۆکەکان و پێگەاندنی جیلێک لە خەڵکی نوخبە بۆ ئەوی بیان بکەنە پاشا و لە پەرزگاکاندا شوێنگرەوە بن بەڵام لە شارستانەتی یۆنانی ئەوان پیان وایە ئیشی پەروەردە دروستکردنی مرۆڤی باڵایە و عەقڵکردنەوەی عەقڵە هەمووش ئەوەی کە بیخوێن بێەوەی بیستووە کە سۆفستایەکان یەکەم دا بڵێن کۆمەڵەی بیرکەرەوەن کە شار بە شار و گون بە گەڕەگەڕی خەڵک فێری هونەری قسەکردن دەکەن بۆی ئامادەیانکەن بۆ سەرکردن ئیدی لەوێەوە مامۆستایەتی ئەوجار دەبێت بە بەرامبەر سۆفستایەکان یەکەم کەسن کە بەرامبەر زانست و زانیاری پارە وەردەگرن دوای ئەوە سێ بیرمەندی گەورەی یۆنانی کە کاریگەری گەورە بەسەر خۆرئاوا و با بڵێن سەرەتاکانی ساڵی زاینی بەجێدەهێڵن سوکراتە ئەو پێی وایە ئیشی مامۆستا مامانی زانست و زانیاریە مامۆستا دەبێ هەوڵدا لە ڕێگای پرسیارەوە لە ڕێگای گفتوگۆ لە ڕێگای دروستکردنی کێشەی زهنیەوە منداڵەکان فێرکە بیر بکەنەوە و بۆ ئەوەی ئەوان بتوانن مێشکیان بپژێ و مێشکیان بکرێتەوەوانە دواتر پلاتۆن پێی وایە مامۆستا ئەندازیاری ئەو مامۆستایە دیاری دەکات چێ دەوڵەتی هەیە چێ دەوڵەتی نییە وە چێ سەرۆکە وە چێ سەربازە یعنی هەموو شتێک دیسان لە دەست مامۆستاکاندایە و مامۆستا بڕیارەدا چێ دەوڵەت بەڕێوە دەبات چێ دەبێتە سەرباز و پۆلێنکاریەکەی ئەمەش هەموو ئاماژەم بۆ گەورەی مامۆستا ئەرستۆ مامۆستایەتی وەک هونەری ژیان یانی وەکو فێرکردنی هونەری ژیان دەناسێنێ واتە ئەو سەبیرمەندەیەکیان پیان وایە مامۆستا ئیشی ئەوەیە زانست و زانیاری لەدایک بێنێکیان پێوە مامۆستا تەداخولاتی نەخشەڕێژی دەوڵەت و سیستەم دەکا و دەتوانێت پاشا دروستکە دەتوانێت شەرباز دروستکە ئەویشان پێ وایە هونەری ژیانی فێر دەکا و مامۆستا ڕێبەرەکە بەڕۆ ڕووناچی یەکێک لە وەسفەحەرە ناوازە و نایابەکانی ئەرستۆ بۆ پیشەی مامۆستایەتی ئەوەیە دەڵێ ئەوانەی منداڵ پەروەردە دەکەن
شایانی ڕێزی زۆرن زیاتر لە دایک و باوکیان چونکە دایک و باوک تەنها دانهێنە ژیانەوە بەڵام مامۆستاکان هونەری چۆنیەتی ژیانکردنیان فێر دەکەن بۆیە ئەرچی مامۆستایەتی لێرە داوا وەسف دەکرێت کە پیرۆستر و گرنگترە لە دایکایەتی و باوکایەتی لەبەرەوەی دایک و باوک بایۆلۆجیەن دەیهێنێتە دنیاوە بەڵام مامۆستا معریفێن ئامادەی دەکات بۆ ژیانێکی سەختتر و دژوارتر لە شارستانەتی ئیسلامیشدا بە شێوەیەکی گشتی بەو جۆرە مامۆستا ڕێبێنیش لە وتارەکەی ئاماژەی پێدا بە جێگرەوەی یان میراتگری پێغەمبەران ناسراوە مامۆستایان ئەو بۆ واتایی کە ئەوان ئەگەر کاری پێغەمبەران ڕۆشنایی و ڕووناکردنەوەی هزر و بیرکردنەوە و ڕزگاربوون بێ لە ستەمکاری مامۆستایان هەستان بە مەرکەبۆیە لە ئاینی ئیسلامدا پێگەی مامۆستایەک جار گرنگە چونکە بە میراتگری پێغەمبەران ناسراون جا ئەم ستراکچەر و پێکاتە کەلتوری کە لە ئیسلامدا هەیە هەتاوەکو لەگە مامۆستا باسمان کرد هەتا 1970ەکانیش لە ناو سیستەمی ئێمەدا ڕەنگ دەداتەوە بۆ نمونە کە تەماشا مەسەلەی پەیوەندی شێخ و مرید دەکەی مەسەلەی پەیوەندی فەقێ و حوجرەکان دەکەی ڕێزێکی بێسنوور هەبووە لە نێوانیاندا لە شارستانەتی ئیسلامیدا پیان وا بۆ کە ڕەوشت لە پێش زانستە و پێویستە قوتابی ڕێژێکی بێسنوور بۆ مامۆستاکەی دابنێ وتەی بەناوبانگ و قسەی زۆ بەناوبانگیان هەیە بۆی من زۆر بابەتەکەمان درێژ نەکەینەوە بەڵام ئاینی ئیسلامیش لە سەرچاوە مێژوویەکان ئەوانەی کە زۆر وەسفی با بڵێن مامۆستایەتی باسی مامۆستایەتیان کردووە بەپێی پرەنسیپە ئیسلامیەکاندا مامۆستا پێویستە سێ بنەمای زۆر گرنگی تێدا هەبێ ئەمە بەپێی دیکۆمنت و بەڵگەنامە نێژوویەکانی هەم ئیمامی غەزالی هەم ئیبن خەلدون یەکت پێویستە مامۆستا دڵسۆز بێ دومیان واتە مامۆستا زانست ببەخشێ لە پێناو خوادا و هیچ مەرامێکی نەبێ و بە دوای هەڵپەی پارە و ناوبانگەوە نەگەڕێ کردار و گفتاری یەک بن یا دڵسۆز بێ کردار و ئەوەی دێڵێ بۆ خۆی لە خۆیدا بەرجەستەی بکە ڕەنگ داتەوە بینوێنێ نیشانیدا و میهرەبان و بەزەیی بێ پێویستە مامۆستا بە بەزەیی بێ وا سەیری قوتابیەکانی بکە کە هەموو منداڵی خۆن و هەموو کوڕی خۆنی یەکێک لە خاڵەهارە جەوهەریەکانی شارستانەتی ئیسلامیدا ئەوە بووە کە مامۆستا سربەخۆ بووە و موچەشی سربەخۆ بوو لەلایەن دەوڵەتەوە نەبوو ئەمە شاوکاری ئەوەی کردووە کە مامۆستاکان بتوان ڕەخنە بگرن قسە بکەن سیستەمێک هەیە پێی وتراوە سیستەمی وەقف ئەوان موچەی مامۆستاکانیان دابین کردو و ئەمە ژوای کردەوە مامۆستا سربەخۆی تەواوی هەبێت بە کوردەکەی لە شارستانەتی ئیسلامیدا مامۆستا وەکو قیبلە نمایەکی زانستی بینراوە و قسەی بەناوبانگی پێشەوە و هاوڵانی شێ لەو بارەوە بۆ نمونە ئیمامی عەلی دەفەرمێ هەر کەسێک تەنها یەک وشەم فێر بکە دەبمە بەندەی ئەو بەمانای ئەوە نیە دەبمە بەندەی و ئەوەی بەواتای ئەوەی چاکەکەم بۆ نادرێتەوە من هەمیشە شەرمەزای ئەو قەرزباری ئەو کەسم کە منیان فێر کردووە و سلای ڕۆناچی بووە بۆ من شارستانەتی چینی دوا شارستانێتەکە تا ئێستاش لەسەر ئاستی جیهاندا هیچ شارستانێتێک هێندەی شارستانەتی چینی چەمچی مامۆستایەتی تێدا قوڵ نەبووەتەوە و ڕەنگیشی نەداوەتەوە کە باسی شارستانەتی چینی شت کرد دەبێت باسی کۆنفۆشیسکەی کە چ پێگە و شکۆکی بۆ مامۆستا ئەوان جێڕاوەتەوە یاخود پێیداوە لە لای ئەوان مامۆستایەکە کە لە پاهەرە گرنگەکانی دروستکردنی دەوڵەت دروستکردنی هاوڵاتی دروستکردنی نیشتیمان هەر شتێک کە دەستی بۆ ببێ بتوێ بنیادینەی دروستیکەی پێویستە لە مامۆستاوە دەست پێ بکەیت ئیدی تا ئێستاش ئەم دیدگایە ڕنگدانەوەی هەیە و خۆشتان دەزانن ئێستا چاینە لەسەر ئاستی جیهان لە چ پێگەیەکی گەورەی دارایی و سیاسی و تەکنەلۆژی و هەتا دوایی ئەوجا بەرەبەرە قۆناغەکان دێن دەگەینە قۆناغی سەدەی 18 و 19 و 14 مامۆستا دەبێتە ڕۆشنگەر و مامۆستا دەبێتە بیرکەرەوە و مامۆستا دەبێتە فەیلسوف و لە سەدەی 18 مامۆستا دەبێتە کارکتەرێک بۆ دروستکردنی دەوڵەت نەتەوە و ئیشی ئەوەیە ئینتیما لە مێشکی منداڵاندا بچەقێنێ و بۆی خەڵک ئینتیمای بۆ زمان و خاک و جوگرافیا و نیشتیمانی خۆی هەبێ هەتا دوای بارحاڵ ئەوجا دەگەینە ئەمڕۆ سەدەی 21 مامۆستاس لە پیرۆزیەوە بۆتە پیشەوەر چەمچی پیرۆزی وجودێکی گەورەی نەماوە مامۆستا لە غەزێنەی زانستەوە بۆتە ئاسانکار بۆتە ڕاهێنەر بۆتە ڕێنوێن جاران خوێنکاران بەس لە پەرزگا و لە مزگەوت و لە حوجرەکان و لە شوێنی تایبەت زانستی وەردەگرێت ئێستا هەموو شوێنێک سەرچاوی زانستە تەکنەلۆژیا بۆ ئاڕاستە بەرزەیەکە هەیە جا ئەو پێناسانە چن کە ئێستا مامۆستاڕەوە لە گۆشەنیگای تۆ بۆ مامۆستایەتی مامۆستای سەدەی 21 دەبێت چ بکە و حرفشم کە لە ڕابردوودا مامۆستایەتی پیشەیەکی ئەخلاقی بوو
ئەوەی دیکرد لە ڕای خۆی دیکرد لە پێناو ئێستا لەسەر بنەمای گرێبەستە موچەیە یاسایە ڕوونەوە نییە مامۆستا دەبێت چۆن بێستا من پێشەوەی کە دەست بکەم بە باسەکە پێم خۆشە بە شارێکی مامۆستا جەلالی مەلەکشا دەست پێ بکەم. ئەم شارە کارگەریی گەورەی لەسەر ژیانی خۆم هەبووە و پێشم وایە شارێکە زۆر زۆر بۆ ئێستای هەمومان گرنگە و هیوادارم بیشی سەرمێن و بیشی بەسمە بە قسەکەی مامۆستای خۆشەویستم مامۆستا هاوکارەوە کە هەم بۆچی شارەکە گرنگە و هەمیش چۆن نەتوانین وەڵامی و پرسیارە باشانی جەنابیان بدەینەوە. شارەکەی مامۆستا جەلال فەرموویە کاروان کێ نووسووە کێ بێدارە ئەم ڕێگایی پێیدا دەچن هەر ڕێگا کۆنەکەی پارە دەوروبەرتان گورگەلوورە چەقەڵ کاسەی سەر و گۆشتی دڵتان نەخوات ئەوەندە تاریکی چڕە جندۆکە کۆرپەتان دەجێ پێ نازانن چاوتان لە ناو تاریکیدا تا ئەم خوارە هەتەر ناکات بیرتان ئاسمانێکی تەسکە هێندە بەرچاوتان تاریکە نازانن ڕۆژ لە ئاسۆی کام پێدەشتەوە سەر هەڵدێنێ هەر بە تەشیە کۆنەکەتان دەیڕێسن و لە بیری نوێ سڵ و سرکن هەر ئەڕۆن و هەر بە ناخی قوڵی زوڵمەتا ڕۆئەچن چراکانیش کزە سووتێن هێندێ چرایش چاوی گورگن کاروان هۆ کاروانی سەر لێ شێوا و لە شەوگاری ئەنگوستە چاو گۆچانی شک دەلاقەیەک ناکاتەوە مەشخەڵی بیر چرای ئەندێشەتان هەڵکەن ڕێگا و ڕەوتی هەنگاوەکانتان بگۆڕن ئەم ڕێگایی پێدا دەڕۆن زۆر کاروانی پێدا ڕۆی و نەهاتەوە کاروان بۆ کوێ دەڕۆن ئەم هەورازەی مێرولە پێیدا ڕێچکەتان بەستووە دەتان باتە هەڵدێرەکەی ساڵی پێشوو ئەو بنارش وا بە ئێسک و کاسەی سەرتاندا پۆشراوە دەگاتەوە بە فرەچاڵی کلیلەی ڕندوو کاروان ڕێگای تازە بدۆزنەوە. ئەمە شارێکە لە بواری پەروەردەیە من خۆم زۆر سوودم لێ بینیەوە بە تایبەتی بۆ ناو دنیا کوردیەکەش پێم وایە شارێکە لە خەمی کۆمەڵی کوردەواریان نووسراوە لە خەمیەوە نووسراوە کە هەموو ئەو ڕێگانەی کە ئێمە پێشتر تاقیمان کردوتەوە ئەمڕۆی بۆ دروست کردوین بە جۆرە لە جۆرەکان لێی بە گومان بین بڕای من ئەرکی لە پێشینەی مامۆستا بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە بە بەردەوام خەریکی دۆزینەوەی ڕێگای نوێ بێ بە بەردەوام خەریکی ئەوە بێت دەرویەکی معریفی یاخود ڕێگایەک یاخود پەنجەرەیەکی نوێ لە معریفە بکاتەوە کە لەو پەنجەرەیە بتوانین ئەو میراتە معریفی و ماتەوزەیە معریفی کە لەبەر دەستمانایە بە شێوەیەک ببینین و بیخێنەوە کارەوە کە پێشتر ئەندێشەمان بەو ئاراستەیان نەجوڵاوە. لەم ڕوانگەیەوە لە ئێستەی دنیاە و لە کۆنیشا بێگومان بەڵام بۆ ئێستەی دنیا زۆر زیاتر پێم وایە ئەرکی لە پێشینەی مامۆستا پێش هەر شتێک قسەکردنە لەسەر ئازادی واتە ئازادی بیرکردنەوە ئازادیە کە بتوانێت لەژێر ناڕەسەنیە کاکە ئەو ناڕەسەنیە خەمی ئەو نییە بیجوڵێنێتەوە مامۆستا هاوکار ئاماژەی بەوە کرد لەم سەردەمەی ئێستا لە ڕێگەی گرێبەستەکانەوە تۆ ئەتوانیت مامۆستایەتی بکەیت لە ڕێگەی کۆمەڵێک بیرۆکراسیەتی ئیتر کەپیتالیزم و سەرمایه‌داری ناوەنەی بیرۆکراسیەتی ئایدۆلۆژی ناوەنەی هەر بیرۆکراسیەتێکی تر کە مرۆڤ پرۆگرام ئەکاتەوە ئەیهێنێتەوە ناو پەروەردە و وەکو قوڕمیشکراوێک وەکو بڕگوویەکی زۆر بچووکی مەکینەیەکی گەورەتر کار بە مامۆستا ئاکات بۆی بە ئاراستەی ئەنجامێکی بەرێکە و ئەنجامە لە ڕاستیانە لە خزمەتی خودی مامۆستاکایەوە لە خزمەتی خوێندکارەکایە بەڵکو بەرژەوەندیەکە بۆ جێگەیەکە ڕواکە ئەو جێگەیە سەر بە دنیای مرۆڤ نییە سەر بە دنیای ئینسانیەکە نییە. ئاینشتاین 1948 لە زانکۆی چیکاگۆ کە من باگراوندەکەم لە فیزیایە یەکێکە لە وانە زۆر باشەکانی وەسێتێکەکە بۆ ئەو خوێندکارانی کە لەو زانکۆیە قسەیان بۆ کاڵێ دەگەر هەر هاوکێشەیەکتان دروست کرد هاوکێشەیەکی زانستی و لە ڕێگەی هاوکێشانەوە بەسەر داهێنانیشی نوێکەوتن ئەگەر مرۆڤتان نەخست بووە ناو چەقی هاوکێشەکە ئەو هاوکێشەیە بە شێوە لە شێوەکان خزمەتی مرۆڤی نەکردووە. ئاری مامۆستاوەیە کە مرۆڤ بخاتە ناوەڕاستی هاوکێشەکەی و لە ڕێگەی ئەوەوە دنیای ئینسان بەرەو پێشەوە بەرێ. من حەزەکەم پێشەوەی بچینە ناو قوڵایی باسەکەەوە بە مێتافۆرێک دەست پێ بکەم. مێتافۆرەکە بەم جۆرەیە وای دابنێت تۆ لە ژوورێکی تاریکیت یەکەمین ساتە وەختی هاتنتە بۆ ناوبوون لەم ساتە وەختە تاریکە و کە داخڵی ناوبوونە بیت فڕێتە دەنە ناو ژوورێکی تاریکەوە لەم ژوورە تاریکەیە هیچ ڕووناکیەک بوونی نییە
تەنها و تەنها کە هەست بە دەوروبەرەکەتەکەی ئەوەیە کە ئازانی وجودت هەیە و هاتوویتە بوون بەڵام مححکومیشی دەنجێک لەسەرەوە پێتەڵێ کە تۆ مححکومیە بێ لە خاڵی ئەلفۆ بچی بۆ خاڵی بە و ئەو ڕێگایە بفریت ناچار بەدەم ئەو مححکومیەوە تۆ یەکەمین هەنگاوەکانی خۆت هەڵەهێنیتەوە لەگەڵ هەڵهێنانەوەی یەکەمین هەنگاو تا قاچت بەسەر کۆمەڵی فەخفورە ئاکەوێت و فەخفورەکان لەژێر پێتە ئەشکێن و قاچ دەبڕێت یەکەمین هەست لەو ژوورەیە کە هەستی پێکی یەکەمین بەرکەوتن کە بەریەکەیت هەستکردنە بە ئازار من پێم وایە هەستکردن بە ئازار ڕاستەقینەترین حیسی ئینسانیە تەنانەت لە خۆشەویستیش بەهێزترە هەستکردن بە ئازار چونکە ئازارێتە تۆ توانی یەخەی گەورەترین دەسەڵاتەکانی لەسەر بگریت و بڵی باشە بنەم ئازارە لە پێناوی چیا چێشم بەرحاڵ لە هەنگاوی دووهەم تادا جارێکتر پێت دانێتەوە شتێکی تریش لەژێر پێت داوەرد و خاشە بێت و دیسان هەر خوێن لە قاچ دێ و ئازارە چێشت وردە وردە لە ڕێگەی و هەستەوەرانی کە هەتە بیستنە و بینینە و هەست پێکردنە و هەست پێنج هەستەوەرەی کە بێگومان زیاتری شار بە پێی لێکۆڵینەوە تازەکان و ڕابە تازەکان تۆ تێگەی کاکە من هەر مححکومم لە ئەلفەوە بچم بۆ بە یاریەکە ئەوە نییە کە من لە شوێنی خۆم بۆستم و ئازار نەچێژم ئازار هەر هەیە بەڵام منە بێ ڕێگەیەک بدۆزبەوە کە لەم ڕێکردنەما کەمترین شوشە لەژێر قاچمە بشکی کەمترین ئازار بچێژم کەمترین خەسارەت لە خۆم بدەم بە بڕوای من کاری مامۆستا کاری معریفە پێش هەر شتێک ئەوەیە کە بتوانێت بڕێ لە ئازاری لێرەبوون کەم بکاتەوە بڕێ لە ئازاری ژیان کەم بکات ئێمە ئازانی ناگری ئەم جەهەنەمەمان پێ ناکوژێنرێتەوە کە بە بەردەوامی مرۆڤی تیا ئەسووتێت و تیا ئەشکەوتێکە شکەوتێ تێکەڵەشێرێ بەڵام معریفەکە توانای کەمکردنەوەی ئازاری هەیە ئێمە معریفەیە لە چێوە دەسەکەوێت بە بڕوای من معریفەی گشتی پێش هەر شتێک ئەبێ بیرکەرەوە کە بیرکەرەوەیکی ئازاد بێت ئێمە لە بواری فەلسفە سروشتەکانە لە زانستە سروشتەکانە فیلسوفێکمانەیە ناوی دەیکارتە ڕێنێ دەیکارت فڕەنسیەکە ئەو پێش هاتنی کوانتەم کە ئێستا ئەم دیدە کوانتەمێکە پشتگیری دیدە فەلسفەکەی دەیکارت دەکاتەوە ئەڵێت وای دانێت هەموو گەردون پەرداخێک کە با بیکەین بە پەرداخێت چایان پیاڵەیە چای وای دانێ هەموو گەردون پیاڵەیەک چایە تۆ کاتێک کە پەنجەد لە ناو پیاڵە چاکەیان نوقمەکەیت هەموو گەردیلەکانی ناو پیاڵە چاکە پێویستیان بەوەیە کە شوێن گۆڕچێ بە خۆیان بکەن بۆی جێگەی پەنجەی توی تیا بێتەوە ئەو کاتێک کە پەنجە دەخەیتە ناویەوە بڕێ لە ئاوی چاکە دێتە دەرەوە بۆی کە شوێنی پەنجەی توی تیا بێتەوە اینجا دەیکارت لەو بیرکردنەوەی خۆیە هەموو گەردونە شوپێنێ بە پیاڵەیەک چا ئەڵێت هەر جوڵەیەک لە هەر پنتێکی گەردونە کاریگەری لەسەر کۆی جوڵەکانی گەردون هەیە جارێکی تر واتە ئەو شتێک کە ئێمە پێمان وایە ناوی ئیرادەیە ویستی ئازادە بەهۆی ئەوەی کە لەژێر کاریگەری جوڵەکانی ترای بە شێوەیە لە شێوەکان مححکومین کە جوڵەی ئێمە بەستراوەتەوە بە جوڵەی هەموو ئەوانی ترەوە بەڵام ئەمە بۆ بوارە مادیەکە ڕەنگە تا ئەندازەیەکی زۆر لە دەرەوەی دەسەڵاتی ئێمە بێ کە چۆن گەردون لە ڕێگەی ئەو هێزە سەرەکیانەیە کە چوار هێزی سەرەکی فیزیای سەردەم پێمان بڵێ هەن پاڵ بە هەموو مادەوە ئەنێن لەم سەری جوڵێن بۆ جێگەیەکی تر ڕەنگە بۆ دنیا مادیەکە ڕاست بێ بەڵام بۆ دنیای بیرکردنەوە و ئەندێشە و خەیاڵ ئێمە بەگشتی بە تەواوی لەژێر کاریگەری دنیایەک تەوەجوهی سیاسی تەوەجوهی ئابووری تەوەجوهی کەلتوریین کاری مرۆڤی بیرکەرەوە ئەوەیە هەموو ئەم تەوەجوهانە لە فیلتەری عەقڵ و ئێپیستمۆلۆژی بدا فیلتەری بیرکردنەوە بدا بۆی ئازادانە دیسانەوە هەڵهێنجان بۆ ئەو کاکە کامە لەوانە مرۆڤی خسۆتە هاوکێشەکەەوە مرۆڤی خسۆتە ناوەڕاستی هاوکێشەکەەوە بۆی لەگەڵ گونجاندنێکیش لەگەڵ سەرۆختەکەی خۆیان بکاتەوە یەکێک لەو نمونانەی کە من مامۆسایەکی خۆشەویستم لە پرسی ئازادیە فێری کردم مامۆساکەم کاتی خۆی پرۆفیسۆریشم بۆ خریجی کەیمبریجە لەسەر پرسی ئازادی وتی لەگەڵ کۆمەڵی مامۆسای تراکەوتینە گفتوگۆوە ئەوان هەریەکەیان کۆمەڵی ئارگومنتی فەلسەفیانە هێنایە بۆی کە مرۆڤی ئازاد یعنی چی هەتا هاتە سەرەی من وتی ئەوەی پێش من کە قسەیە کرد باسی ئازادیەک لە لای کانت کە یەکێکە لە فەیلسوفە گەورەکانی ئەڵمان و دنیای قسەی باشی لەسەر ئازادی هەیە یەکێکی تر باسی ئازادی کردووە لای وەکو وەرگونە شۆپنهاوەر لای نیچە و ئاوشکەوتی هاتە سەر ئەوەی کە وتیان ئەی باشە پێناسی خۆت کە ئەوەندە باسی ئازادیەکەی بۆ ئازادی چییە؟ وتی منیش چیرۆکێکی باوکمم بۆ جێڕانەوە باوکم کە هەر خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتە مامۆستاکەم وایوت پیاوێکی قارەمان و پاڵەوانی دێکەی خۆیان بوو لە گوندەکەی خۆیان بە سوارچاکێکی زۆر گەورەش ناسرا بوو ئەو سوارچاکە گەر بە هاتایە نۆمایەک جوانوویەک
ماینێک ڕام نەکرایە و زۆر کێوی وایە یان هێنا بۆ ئەو بۆی تر ڕامی بکات و فێری هینی بکوانە وتی هەموو دێکە کۆبوونەوە لەبەری باوکم زۆر پاڵەوان زۆری سوار چاک بوو ناوبانجی ئەو ماینە ژوان ڕۆشت بوو تا ئێستا بە کەس ڕام نەکرا بۆیە بوو بە شانۆیەکی زۆر گەورە و خەڵکەکە هەمووی دەورەیە ناو باوکیشم بە کڵاش و فەقیانە و مشکی و دار و بەردەوە حازر بوو وەکو شانۆیەکی لێ هاتبوو هێنایەن و باوکم سوار بوو ئەوەندەی پێ نەچوو دوای ئەڕاتەکان و هێنان و برنێکی زۆر ڕێک بە کڵاش و فەقیانە و باوکمی هەڵایە خوارەوە لەسەر پشتی خۆی و لە تەبوتۆزەکە ئاگلا وتی باوکم زۆر زۆر تەریق بووە بۆ شتە لەو کاتە دەمانچەیەکیشی پێ بوو یەکسەر دەمانچەکەی دەرهێنا بۆی لە تووڕەبوون و هین تەریقی خۆیان ماینەکە لە یای کوشە خەڵکەکە دەستیان گرت و فیشەکە بە ئاسمانە تەقی لەو کاتەیە کە خەڵک مەشغوڵی ئەمە بوون ماینەکەیە سوارناڵە و بەدوایە تۆزێک بەرزەبەوە لە پشتیەوە ئیتروتی لەو ڕۆژەوە من ئاهدم لەگەڵ خۆما کرد شەر بێ نەهێڵم هیچ کەسێ سواری پشتم بێ نەهێڵم هیچ کەسێ سواری پشتم بێ هەتا ماوەم ئازادم کاری مامۆستای ڕاستەقینە ئەوەیەکە هیچ کەسێ بەسەر پشتەوە دەبێت هەرەوە ناکە هیچ کەسێ بەسەر پشتەوە دەبێت واش بگاتەوە بە خوێندکارەکە کە جارێکی تر ئەو خوێندکارە بە تەواوی ئازادی خۆی هەبێت و هیچ جڵەوگیریەک نەکرێت لەو ڕۆکە بە ئاراستەیەکی دیاری کراوە طبعا ئەمە جۆرێکە لە پێناسەی ئازادی کە زۆر زۆر گرنگە مامۆستا خۆی لە هەموو ئەو غەریزانە بتەکێنێتەوە کە بە شێوەیە لە شێوەکان مڵکی ڕەسەنی خۆی طبعا ڕەسەنایەتیش پرسێکە کە لە بواری پەروەردەیە زۆر زۆر ماوەسەڕاوە بوو لە بەس لێرە پرسیارەکەوە یعنی مامۆستا لە چ خۆ بتەچێنێ یعنی بەرسەلانە هەموو مامۆستان کە باز لەوەی مەسەلەی لە چی خۆ بتەچێنێ بیر و باوەڕی ئایدۆلۆژیە سیاسیەیان ینی چۆنە بەسە ڕوونتر بابەتەکە بۆی ڕوونتر ببمەوە لەم ماوە لە کۆلیجی لە زانکۆی کینگز کۆلیج کە یەکێکە لە زانکۆ هەر باشەکانی بەریتانیا لە بەشی کۆمەڵماسیەکەیە بابەتێک هەبوو کاڵێم ئەم ماوە ڕەنگە بگەڕێتەوە بۆ 2 ساڵ یان 3 ساڵ پێش ئێستا خوێندنەوە چونکە ئێستا ئەوروپا لە قەیرانێکی زۆر زۆر گەورەیە پۆپۆلیستەکان هاتوونەتە پێشەوە لە جێگەیەکی وەکو ئەمریکا ترامپ لەسەر حکومە لە جێگەیەکی وەکو بەریتانیا بۆریس جۆنسنمان بینیوە کە ئەمانەی تر بە هیچ جۆرە شانسیان نەبوو 50 ساڵ لەمەوە پێش لەو جێگەیانە هەڵبژێرێن لەو لێکۆڵینەوەی زانکۆی کینگز کۆلیج لە بەشی کۆمەڵناسیەکەیە ئەڵێت بۆ هەر مرۆڤێکی بەریتانی لە هەر دەمرۆڤێکی بەریتانی هەشتیان قابلی هەڵخەڵەتانە لەلایەن دەستگاکانی ڕاگەاندنەوە بازرگانەکانەوە پارتە سیاسیەکانەوە و هەموو ئەوانەی تر کە قدرەتێک و مەکانەتێکی کۆمەڵایەتیان هەیە واتە توانرێ ئاڕاستە بکرێت واتە لە هەر لە 100 لە 100 بۆمە چۆن دروستە و قسە بۆ ئێمە پێم وایە بۆ ئێمە لەبەروی ئامارێکی دروستمان لەبەردەستان نییە بەڵام متوانین مەزەندە بکەین و سەیری ڕۆژگارێکی خۆمان بکەین ئەبێت لە دەوروبەری لە 100 ئەگەریش بن بە 100 کە شکورم لەبەرەوەی کە پێم وایە ئێمە لە 100 لەلایەن میدیا و لەلایەن ئەوەوە دیزاین دەکرێن لە 100مان ئەمێنێتەوە کە نەکەوێتە ژێر خاوەنی ڕوئیا و دیدگای خۆی بێ بۆی ئەو ڕوئیا و دیدگایی خۆی بە شێوازێ بێ کە لەسەر پێی خۆی وەستان چکە مرۆڤی ڕەسەن و بیرکەرەوە ئەو مرۆڤەیە کە خاوەنی جۆرێ لە دنیابینیە هەوڕیانی خۆشەویست قسەیشی فیلسوفێکی ئەڵمانی هەیە مامۆستای ویتکنشتاینیشەکە لە فیلسوفە گەورەکانی بواری زمان ئەڵێت مرۆڤ هەموو ئەوەی لێ دەربکەیت کە لەوانی تر بیستوێتی هەموو ئەوەی کە خۆی هەیەی بەوتن لە 3 وشە زیاتر تێناپەڕێت واتە بەگشتی تەواوی معریفەی مرۆڤایەتی هی کۆمەڵانی خەڵکە هیچ تاکەکە شتێک نییە ناوی داهێنەر بێ کەسێک نییە ناوی عەبقەری بێ هەر وەرگرتنی زانیاریە لە جێگەیەکەوە بۆ جێگەیەکی تر بەڵام جارێکی تر داڕشنەوەیەتی و سازدانێتی و گونجاندنێتی لەگەڵ دەوروبەرەکەیە بۆیە ئێمە بەرهەمی دەوروبەرەکەمان ئەو دنیایی کە دروستێکین بە تەواوی بەرهەمی ئەو جێگەیە کە تایە پەروەردابین کە هێزی لێوەرەگرین و کە پاڵمان پێوانێت کاتێک کە تۆ تەماشای دنیا کوردەکەی کاتێک کە تەماشای پەروەردەکە ئەەکەیتەوە من ئەم دێڕەی زۆر زۆر ڕامەسڵەشێنی ئەم دێڕەی مامۆستا مەلەکشە کاروان کێ نووسووە کێ بێدارە ئەم ڕێگایی پێیدا دەچن هەر ڕێگا کۆنەکەی پارە لە بواری پەروەردەی کوردی و دنیا کوردەکەیە هەڵبەتە ئێستا خۆشبەختانە
ئەم دەستگا زۆر باشانی وەکو دەستگای فام و چەندین دەستگای ترکە لە کوردستانە چالاکانە هەستیان بەم بێداربوونەوەی کردووە چێن وستوە چێ بێدارە لە بێدارەکانن کە لەسەر پرسی پەروەردە ئەیانوێت هەمان ئەو ڕێگانە تاقینەکەنەوە کە ئێمە چەندین جار کاروانەکەمانی پێ ڕۆیشتووە و بە کاروان و سەر قافڵەچی کەسیش نەگەڕاوەتەوە. ئالەم سۆنگەیەوە بەڕاستی هێنانەکایە و قسەکردن لەسەر پرسی پەروەردە لە گرنگترین پرسەکانە لە ناویشیانە لەسەر پرسی پەروەردە بە بڕای من قسەکردن لەسەر ئازادی بیرکردنەوە، کەشفکردنی ڕێگای نوێ، دۆزینی دەواازەی تازە، کردنەوەی پەنجەرەی تازە بۆ سیرکردنی دنیا لە سەرەتاییترین ئەو پرسانەیە کە ئێمە وەکو پەروەردەکاران وەکو مامۆستایان ئەبێ قسەی لەسەر پێین بۆی بکەوینە سەر جێگەیەک کە بمانکە بە خاوەنی لە ڕووی پراکتیکیەوە جەنابەت سەپەرشتیاری پەروەردەیی ئازادی بیرکردنەوە وەک چەمەک بەس خۆت ئەوانە هەموو مامۆستاین و دەزانین یعنی چۆن ئەمە بەرجەستەکەین لە کاردا چۆن بە چ استراتیژێک بە چ میکانیزمێک بە چ ڕێگەیەک ئێمە پێمان وابێ ئێستا خەریکین ئازادی بیرکردنەوە پەرە پێ دەدەین ئەمە تەقریبی جۆرێک پێویستمان بە استراتیژەتە یعنی پێویستمان بە میکانیزمە باشە هەمومان هاوڕاین لەوەی کە ئازادی بیرکردنەوە گەشە بچێنە یان چەکەرە بکە یان نەشونما بکە لە هۆزر و هۆشی منداڵەکان بەڵام مامۆسایان ئێستا دڵیان هەموو ئابیر دەکەنەوە ئێمە کتێبێکمان هەیە 500 لاپەڕێە و کاتمان ئەوەندەیە و ئێمە چۆن بتوانین ئەم شتە بەرجەست دەکەین ئێمە بەستم چۆنە بەڵێ زۆر باش چێگەم جەناب دەفەرمووی کە ئێمە چۆن بکەوینە سەر ئەوەی کە جارێکی تر توانای داڕشتنی ئەو فەلسفە پەروەردەیەمان لە پراکتیکدا لە پراکتیکدا بەڵێ لە پراکتیکدا من پێم وایە مامۆستا لە جێگەی وەکو کوردستانە ئێستا ژماری لەسەر و 100,000 138,000 مامۆستامان هەیە بە پێی کۆتا ژمارەکانی ئەوەی کە ئاماری حکوومەتیاری کوردستان بڵاوی کردوتۆ لە سەر وەزارەتی پەروەردە 138,000 مامۆستا لەشکرێکی بێ ئەندازە زۆرە بۆ ئەوەی لە ڕووی پراکتیزیەوە لە ڕووی مەیدانیەوە ئەم 138,000 مامۆستایە توانای بەرجەستەکردنی بیرروڕاو خەم و دنیابینی خۆی هەبێ پێش هەر شتێکە بێ دایلۆگێکی کراوە لە نێوانیانە بێرەم کاری جەنابتانی هەبوونی سەکۆیەک هەبوونی دایلۆگێکی کراوە بۆی لە ماوەی لانی کەم 5 بۆ 10 ساڵی ئایندا بمان کا بە جۆرێک لە ڕەوەندێک بمان کا بە جۆرێک لە کۆمەڵە کەسانێک کە توانای لانی کەم قسەکردنمان لەگەڵ یەکتریا هەیە ئەم قسەکردنەشمان خاتە سەر ئەوەی کە بتوانین جۆرێک لە ڕێکخستن لەناو خۆمانە بکەین چونکە 138,000 مامۆستا لەشکرێکە لەشکرێکە لە مرۆڤ کە ئیتر ئەو مرۆڤانە دەستیان بە کۆتا سەرچاوەکانی معریفاگە کە لە ڕێگەی خوێندنەوە بەڵام ئێمە لێرەیە لە ڕووی میکانیزمکردن و قسەکردن لەگەڵێکان لاوازی لەبەرەوەی جارێ پێشە شتێک ئەو شتێک کە پێ ئەو ترێ مامۆستا من گومانم لە پێناسەکەی هەیە چونکە کاتێک کە بەراوردی 138,000 مامۆستا ئەەکەم وەکو ناو مامۆستان وە بەراوردێکەوە بە تیراژی کتێبێک کە لە شوێنێکی وەکو سلێمانیا تیراژی کتێبێک بە گشتی کە سەیرەکەی هەندێکیان 1000 دانی لێ چاپکراوە هەندێکیان 500 دانی لێ چاپکراوە هەندێکیان ئیتر ئەگەر زۆر بەختە هەبێ لەسەر و هەزارەوە هەیە هین و سەرێکی زۆر باش و دیار کەواتە ئەم 138,000 مامۆستایە لەکوێ نەگەر خەریکی خوێن مامۆستافایە ساڵی 2004 کتێبی تێکشکانی بەهاکانی خوێنکاری چاپ کردووە 2006 500 نوسخە دەیگوت لە مانجی ڕابردوو نوسخەم لە بازاردا مابوون ئێوە باشە باز من مامۆستایکی ئەوە ئاماژەیە بۆچی مامۆستایانی هەروەکو نوکتەیەک مامۆستایکی برادرم 3,000 چاپ کرد بۆ دوای ماوەیەک بوو بە 3,000 دانێکی زای کرد لەبەر مامۆستافایەک بەختیە لەو ڕۆ لە ڕاستی ئاماژەیە بۆیە کە ئێمە ئەو شتێکە پێڵین مامۆستا ئەبێ گومانمان هەبێت کە ئاخۆش شایانی هەڵگری ئەو ناوێت تۆ جەناب باسی کۆنفیوشیەس کرد یەکێک لە دەرسە جوانەکانی کۆنفیوشیەس کە فعلاً حەزارەتی چینی بە شێوەیەکی ئەمەندە گەشت لە سەرکەوتنایە من ئەو کاتێک کە لە بەریتانیا بەڕێوبەری بەشێ بووم لە بەشی ئایتی لە یەکێ لە خوێندنگە هەرە باشەکانی باڵین تایبەتەکان پرایڤێتەکان لە ئێستاوە دەوڵەمەنەکان نەگەر ئێستا لە 5 ساڵی ڕابردووە من تەجروبەم کردووە دەوڵەمەنەکان مناڵەکانیان خەریکن فێری زمانی چینیەک لە بەروی چینیەکان زۆر بەخێرایی لە پێشکەوتوان 20 ساڵی ئایندا بێت چینی بزانین وەکو چۆن کە ئێستا ئینگلیزی پێویست چینیەکان کۆنفیوشیەس یەکێک لە قسە باشەکانی ئەوەیە تکایە بە هەموو شتێ بەناوی خۆیەوە بانگ بکرێت بۆ نمونە مامۆستا بوو ئەگەر مامۆستا بنجا پێی گوترێ مامۆستا ئەو شتێکی ئێستا بە پێڵین سیستەمی پەروەردە ئەگەر سیستەمی پەروەردە نییە بۆ وای پێ
ئەگەر فعلەن سیستەمی پەروەردەی ئەی دنیاکەمان بۆ هەیە بۆچی ناتوانین گومان لەسەر ئەو جۆرەشتانە دروستکەین ینی یەکێ لەوانە جوانەکانی کۆنفیوشیۆزەوەی هەموو شتەکان بە ناوی خۆیەوە بکرێت جەنابەت باسی ئەوەت کرد کە دەلالەتە لە چی ئەوەی کە یەکتری ناخوێنینەوە دەلالەتە لەوەی کە ئێمە قسە لەگەڵ یەکتری ناکەین دەلالەتە ئەوەیە کە ئێمە تینووی ئازادی نین و تینووی فێرکردن نین ئەمە ژەمان خاتە جێگەیەکەوە کە بەڕاستی زۆر جار باسی پرۆگرامی خوێندن ئەکرێت مامۆستایی خۆشەویستم ئێوە لە من باشترە زانن مامۆستا لە کاتی وانەوتنەوەیە هیچ پرۆگرامێکی لەبەر دەستان نییە مامۆستا خۆی بێتەوە بە پرۆگرامی خوێندنەکە هەمووتان لە من باشتر ئەم قسەیە تێگەن ئەوانەی ڕۆژێ لە ڕۆژان لە پۆلا بوون و دەرسیان و تۆتەوە ئەزانن مەنهەج یعنی مامۆستا ئەگەر بێت مامۆستاکە هەڵگری ئەو معریفەیە نەبێت توانای دانەوەی ئەو معریفەیە لە پێشەوە بێ مامۆستاکە خۆی بخوێنێتەوە ئەبێ مامۆستاکە خۆی پەروەردە کرد بێ ئەمە ئەرشی لە پێشینە و ئەخلاقی و بنەمایی مامۆستایە ئەگەر مامۆستا نەخوێنێتەوە ئەگەر مامۆستا خەریکی خۆپەروەردەکردن نەبێ بە هیچ جۆرە حەقی مامۆستایەتی نییە و بە هیچ جۆرێکیش مافی ئەوەی نییە لە جێگەیە کابێ کە جێگەیەکی زۆر پیرۆزەویش لە بەردەمی خوێندکارە لەبەروی تۆ بە تەواوی خوێندکارە خەیتە شوێنێکەوە کە تووشی ناومێدیشی گەورەی سێ دەقە ماوە زۆر باش لەم سێ دەقەیە زۆر حەزەکەم یەک چیرۆکی زۆر خێرا بژێڕمەوە کە پەیوەندی بە ڕازگۆیی معریفیەوە هەیە شتێکی پێوترێ ڕازگۆیی معریفی لە هەموو شتێکی تر بۆ مرۆڤ گرنگترە کە بە تایبەتی مامۆستا ئەخلاقیترین ئەرشی مامۆستایەکە لە ڕووی معریفیەوە ڕازگۆ بێت کابرایەک هەیە پێوترێ یولەر ماتماتیشنێکی گەورەیە زەلامێکی تریشەیە پێوترێ دێدرۆیت ئینسایکلۆپیدیستێکی گەورەی فەڕەنسیە یولەر ماتماتیشنە خەریکی بیرکاریە دێدرۆیت کەسێک بووە سەر بە دنیای دین نەبووە قەیسار کاتی خۆی بانیەکە بۆ دیوانەکەی خۆی ئەویشە چێ بۆ لایەن بەڵام لەبەرەوەی بە بەردەوامی لە دیوانی قەیسەرا مناقەشا بێت و قەیسەریش مەسیحیەکی باڵێن ئوسوڵیە دەوروبەری قەیسەر لێی کۆ بنۆڵن کاکەم دێدرۆیدە زۆر بولحیدە هەوڵ بدەیەکێکی بۆ بدۆزەرەوە چونکە بەڕاستی لە هەموو ئارگومنتەکان و مناقەشەکانە زۆر تەنگی بۆ خەڵکە هەڵچنی و خەریکە خەڵکێکی زۆری شوێنیەکەون ئەوانی ژەڵێن کێ باشترین کەسە بۆی قسەی لەگەڵا بکات یۆلەر دانێن دەدروێت بانەکەن بۆ تاقیکی سرا بۆی جارێکی تر دابنیشنەوە قسە لەگەڵ یەکتریا بکەن و دیبیتە لە نێوانیان ئەڕوبان بەبێ ئەوەی پێی بڵێن یولەرە یولەریش بوارەکەی ماتماتیکە دەدروێت زۆر شتە زانێ بەس ماتماتیکەکەی زۆر باش نییە لە ناو دیبیتەکەیە باسەکە چێتە سەر هەبوون و نەبوونی خوددا ئایا خوددا هەیان نیە دەدروێت دەڵێ نییە و یۆلەری ژەڵێ هەیە یۆلەر ئەڵێت ئەلف بەتوانی دوو دابەشیکەی بەسەر با بەتوانی سێ زائیدیکەی لەگەڵ ژین بەتوانی دوو یەکسانە بە خوددا پاشان دەچێت یەخەی دەدروێت ئەگرێ ئەڵێ ئەگەر ڕاستەکەی وانییە پێچوانەکەی بسەلمێنە طبعاً ئەو هاوکێشەیە هاوکێشێکی جەبریە پەیوەندی بە ئەلجەبراوە هەیە هیچ پەیوەندی بە پرسی سەلماندن و نەسەلماندنی خودداوە نییە بەڵام دێدروێت دەبەرەوەی نازانێت جەبر چییە تووشی شەرمەزاریەک و تەریقیەکی زۆرە بێت و بەخۆیان ئەشکێتەوە و ئیتر ناچار مەجلیسەکە بەجێ بێڵێت و خەڵکەش وازان یۆلەر بردوێتەوە دوای تووشی خەمۆکیێکی زۆرە بێت و ئەمرێ عیبرەتەکە لەم چیرۆکەیە لەوایە کە کاتێک کە معریفەیەکی ڕازگۆییەکی معریفیت لەبەر دەستانیە زۆر بە ئاسانی ئەتوانی لە مۆقعێکای کە تۆ بە حساب شتێکە زانی ئەوی تر نازانێت پسپۆڕەیەکە تۆی زۆر بە ئاسانی ئەتوانی چاو بەس لەوی تر بکەی کە ئەرشی مامۆستاوەیە بە بەردەوامی وێنەی ئەم مەخلوقە فرەزان و هەموو شتزانە لە ناو خۆیان تێک بشێنێت و خوێندکار بکاتەوە بە بەشدارێکی چالاک لە کەشفکردنی دنیاە ببوورم زۆر سەر دەست خۆش مامۆستاڕەوە زۆر سپاس دەست خۆش بێ مامۆستاڕەوە هەژار زۆر سپاس سیمیناری دووەممان پێشکەش دەکەین دوای ئەوە ڕێستێکمان دەبێ بەیەکەوە چایەک دەخۆینەوە دکتۆر گیان جەنابەت زۆر بەخێر بێ 25 فەزیلەتی ئەخلاقی تۆ بۆ خۆت من لەوەیەوە تۆم ناسی دەربارەی ئەخلاق ناسی و گۆزەی کۆڕی ئاوی فکر و پێغەمبەر ناسی و چاوی نالی و بە زیاتر لە ئەخلاق ناسیەکەیەوە بۆیە زیاتر کە باسی ترسی مۆڕاڵی و ئیتیک و ئەخلاقمان کرد ڕێک خەیاڵم بۆ تۆ هات پێم وایە تۆ لەو پانتاییدا یەکجار زۆر باڵا دەستی مامۆستای یان مامۆستا پیشەی مامۆستایەتی لە گۆشەنیگای
قوتابخانەی فەزیلەتی ئەخلاقی و بە شێوەیەکی گشتی لە گۆشەنیگای ئاینی و فەلسەفی و ئاینیش بە تایبەتی دەبێت چۆن بێ مامۆستا ئەمە هەندێک ئاماژەم پێدا دەبێت ئیخلاص بێ و دەبێت زانستخواز بێ بەس بە شێوەیەکی گشتی قوتابخانە فەلسەفیەکان و قوتابخانە ئاینیە فەلسەفیەکان چۆن دەربارەی چه ئەرچیان بەرامبەر مامۆستایەک و چۆن دەیڕوانێ زۆر باشە بەلای خێبخشنە لەبانم کاتان باش جارێکی سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ فام کە ئێمە هێنایە ئێرە سپاس بۆ ئێوەش کە ئامادە بوون گوێ لە ئێمە بگرن سپاس بۆ هەردوو هاوڕێی بەڕێزیش مامۆستا و دوکتۆر پەشێو کە ڕێگەیان دامنیش لە خزمەتیانە بێم لە خزمەتانە چەند شتێکی خاکی دەربارەی مامۆستایەتی وەک مامۆستایە کە تەمەنێکم لە پێناو مامۆستایەتیان داناوە لە خزمەتانە باس بکەم یا باشتر وایە بڵێم تەمەنێکم لە مامۆستایەتی و خوێندکاریە داناوە کە زۆربەی تەمەنم هەر مامۆستا نەبووم بەڵکو و خوێندکاریش بووم یعنی ژیانی من ئاواهی بووە ئەگەرچی 30 ساڵ دەرسم وتۆتەوە بەڵام بە درێژایی ئەم 30 ساڵەش لە هەمان کاتا خوێندکار بووم ئەمەش ڕنگدانەوەی حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانی خۆما کە فەرمێ کون عالما ئەو متعلما ولا تكن ثالثهما یا مامۆستا بە یا خوێندکار بە ئەگەر بیکوردێنم ئیتر هەرگیز سێهەم مەبە ئەو کەسێک کە تەنها مامۆستا نیە لە هەمان کاتا خوێندکاریشە بە بۆچوونی من پێناسەی مامۆستا ئەمەیە من لەگەڵ خوێندکارەکانم تەنها مامۆستا نیم ئەبێ خوێندکاریش بووم توانیم ئەو مامەڵەیە دروست بکەمەوە بە دڵنیاییەوە من مامۆستایەکی سەرکەوتوم بێگومان وتم مامۆستا هاوکارێکی هەموو شتێکی وتم تر ئێمە بڕۆینەوە بەڵام لە ڕاستیە پێگەی مامۆستایەتی هیچ شارستانێک نییە کە دروست بوو بێ مامۆستایەتی ئەوە هیچ گومانیتیان نییە و شارستانێتی ئیسلامیش کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئینەما بوعثت معلما من نێراوم تەنها مامۆستا بووم مامۆستا بە معنای تایبەتی مامۆستایەتی مامۆستا هاوکار پرسیارێکی لێ کردم بابەتی مامۆستایەتی لە ئەخلاق و ئاینە فەزیلەتی ئەخلاقی و ئاینە بە حکمی ئەوەی کە من تەمەنێکم لە باسی ئەخلاق و زانستی ئەخلاق و فەلسەفەی ئەخلاق بەسەر بردووە بە پێچ بە بۆچوونی من باشترین ڕێگەیەک بۆ ئەوەی مامۆستایەتی خۆی تیا ببینێتەوە بە ڕەچاوکردنی قوتابخانەیەکی ئەخلاقیە لە سێ قوتابخانە سەرەکیەی ئەخلاق کە ئیش قوتابخانەی فەزیلەتگەراییە جا پێشەوەی بچمە ناو بابەتەکەمەوە وەک پێشەکیەک باسی ئەم سێ قوتابخانەی لە خزمەتان ناکەم و دواییش ئەوەی کە مەبەستمە بە بۆچوونی من مامۆستا ئەبێت چۆن بێ لە خزمەتانە باسی بکەم پێشەوەی بچمە ناو بابەتەکەەوە من هەمیشە لەگەڵ ئەدەبیات وەک مامۆستاڕەوە تێکەڵیم هەیە و بە تایبەتیش ئەدەبیاتی عێرفانی چه ئەدەبیاتی عێرفانی کوردی بێت چه ئەدەبیاتی عێرفانی نەتەوەکانی دەوروبەر بێ و لەم بابەتەشا بە تایبەتیش لە باسی مامۆستایەتیشا زۆر سوودم لە ئەدەبیاتی عارفە گەورەکان بینیوە یەکێ لەوانەش مەولەنا جەلالەدینی ڕۆمیە مەولەنا جەلالەدین لە دوو بەیتە شتێک ئەڵێ کەمە پێشەکیە سەڕەواتەم بۆ بابەتەکەم کە فەرمێ در تۆ نەمرودیست ئاتەش دەرمەڕۆ لەناو تۆوە نەمرودێک هەیە مەچۆ لە ناو ئاگرەوە ڕەفت خواهی ئەگەر ئەتەوێ بچیتە ناو ئاگرەوە ئەڤەل ئیبراهیم شۆ یەکەم جار بە ئیبراهیم ئێوە ئەزانن کە نەمرود و ئیبراهیم دژی یەک بوون بۆ ئەوەی ئینسان بەرگەی ئاگر بگرێت لە ناخەوە لە قوڵایە ببێتە ئیبراهیم ئەگینا ئاگرەی سوتێنێ بە بۆچوونی منیش مامۆستایەتی بێ ئینسان لە ناوە خۆی گۆڕی بێ بوو بێتە ئیبراهیم ئەگینا بەرگەی ئاگری مامۆستایەتی ناگرێت بابەتێکی دیکە شارێکی تری هەیە هەر لەو بینایە چەندێڕێک دواتر هەر ئەوی شەکەم تاوکەری ئەو بێتە شعرە کە ئەفەرمێ کامیلی گەرخا گیرەت زەر شەوەت مرۆڤێکی پێگەیشتوو ئەگەر خۆڵەمێشیشی بەنە دەست ئەبێتە ئاڵتون ناقس ئەرزەر بەرەت خاکستەر شەوەت کەسێکیش کە پێ نەگەیشتووە ئاڵتونی بەرە دەست ئەبێتە خۆڵەمێش بابەتەکە خودی کەسەکەیە بە بۆچوونی من سنتەر مامۆستایە ئەم بابەتەم لە شوێنی کە باس کردو بە جۆر لە جۆرەکان ئەو گفتوگۆی خوێندکار سنتەری و مامۆستا سنتەری وتم من بۆ خۆم باوەڕم وایە هەتا ئێستش مامۆستا سنتەرە و بەو بابەتانش کە ئەمڕۆ لە خزمەتانە باسی یەکەم ئەگەر فریاب بکەوم ئەمەوێ ئەو بابەتە ڕوونکەمەوە جا عەرزم بوو لە سەرەتاوە ئێمە لە ئەخلاقا لە فەلسەفەی ئەخلاقا سێ قوتابخانەی ئەخلاقیمان هەیە قوتابخانەیەکمان هەیە پێوتێ قوتابخانەی ئەنجامگەرە قوتابخانەی ئەنجامگەرا و قوتابخانەیە کە ئەڵێ گرنگ دەرەنجامی کارە
ئامراز هەرچی هەیە گرنگ ئەوەیە تۆ دەرەنجامێکی ئەخلاقی بگریت. ئەوە بابەتێکی ئاشنایە و پێم وایە لە بیرەوەری زۆربمان نابوونی هەیە سیاسەکانیش ئەمە بەکارهێنن کە گرنگ دەرەنجامە تۆ هەر ڕێگەیەگریتە بەر گرنگ نییە. ئەمە قوتابخانەیەکی لە قوتابخانە ئەخلاقیەکانە و ئێستا زۆرێک لە فەیلسوفەکانی دنیاش هەنم باوەڕیان بەم قوتابخانەیە هەیە. قوتابخانەیەکی دیکەمان هەیە پێوتێ قوتابخانەی ئەرگەرا کە قەرەمانی ئەم قوتابخانەیە کانتی فەیلسوفە. لەم قوتابخانەیە ئەڵێ کارەکە گرنگە. گرنگ ئەوەیە تۆ بنەما ئەخلاقیەکان ڕەچاو بکەی ئیتر سەیری ئەنجام ناکەی. تۆ دوو لە ڕووتان درۆ مەکە گەر بەهۆی درۆکردنی تۆ دنیا وێران بووە. ئەمە پێوتێ قوتابخانەی ئەرگەرا لە فەلسفەی ئەخلاقا. قوتابخانەی سێهەممان هەیە ئەڵێ نە ئەنجام نە بنەماش بەڵکو خودی مرۆڤەکە بکەری ئەخلاقیەکە گرنگە. گرنگەوەی ئەم مرۆڤە بوو بێتە مرۆڤێک لە ناخا مەخلوقێکی ئەخلاقی لە دەرچوو بێت کە ئەمە ڕوویە ئیتر کارەکانیش لە دەرەوە گۆڕانکاریان بەسرادێ. ئەو قوتابخانەیە کە مامۆستاکانیش ئاماژەی پێدا و پرسیاری لێکردن دەربارەی پێوتێ قوتابخانەی فەزیلەتگەرا. فەزیلەت بریتە لەوەی کە مرۆڤ لەناوە چاک بێت. ئەم چاکبوونەی بەبێ ئەوەی بێوێ بۆ دەوروبەریشی ئەگوازرێتەوە زۆر بە کورتی. لە ساڵی 2010 دوو پەروەردەناسی بەناوبانگ کە یەکیان فەیلسوفە و ئەوی کەشیان پزیشکە بە ناوی جینی فولەر ئەو فەیلسوفەکەیە، ئەوی تریشیان بە ناوی تێکلاس کراستاکیس کتێبێکی هاوبەشیان بەیەکەوە نووسی بە ناوی پێکەوە بوون. یەکێک لە ڕووداوە گەورەکانی سەدەی 21 لە ساڵی 2010 کتێبەیان بەیەکەوە نووسی. لەو کتێبە بانگەشەیەکیان هەیە، بانگەش پێکەوە بوون، ئەڵێن ئەوە نەخۆشیەکان نین، تەنها نەخۆشیەکان نین سارین، یعنی لە نەخۆشەوە ئەڕۆم بۆ مرۆڤێکی تر. ئەمە ئەگەر یەکێک لە شوێنێکا بین یەکێکمان پەتای هەبێ ئەگوازرێتەوە بۆ ئەوانی تر. بەڵکو ئەو دوو فەیلسوفە گەورەیە کە دوو کەسی بەناوبانگ ئێستا لە دنیا و ڕووداوێکی گەورەیان دروست کرد ئەڵێن سەلامەتیش ساریە، کەەوە بوو بە تایتڵێکی پەروەردەیی لە سەردەمی نوێیە. تەنها نەخۆشی ساری نییە لە نەخۆشەوە بڕوا بۆ نەخۆشێکی تر، بەڵکو سەلامەتیش ساریە. من سەلامەت بم، من پێگەیشتم لە ناوە، من ئەهلی فەزیلەت بم لە ناوە بە دڵنیاییەوە سەرایەتەکە بە خوێندکارەکانیش. ئێمە کۆرسێکمان هەیە حالین لە شوێنێکی تر بە ناونیشانی پەروەردە وەک هەناسەدان. جا من وتم بە ئامادەبووان هەناسەدان هەرەوە نییە ئێمە ئەبێ بەردەوام بین، بەردەوامی لە هەناسەدان بۆ ئەوی بژین، وەکو یەکێ لە علامەتەکانی هەناسەدان کە من لە کاتێکە کارێکی تریش ئەنجامەدەم لە هەمان کاتا خەریکی هەناسەدانیشم، لە هەمان کاتا خەریکی هەناسەدانیشم. یەکێ لە تایبەتمەندیەکانی هەناسەدان ئەوەیە کە من ئاگام لێ نییە، من ئاگام لێ نییە چی کاریگەریەک لەسەر خوێندکارەکانم دروستەکەم. خەریکی شتی ترم، بەڵام ئەوەیان کاریگەرترە، دیوە نەبینراوەکە. ئالێرەوەیە ئەوترێ ئەبێ درەختی مامۆسایەتی بە بەرەکەیە بناسیەکە خوێندکارەکەیە. من ئەم قسەیەم لای فەیلسوفێکەوە لە ڕێگەشا بە عەرزی دکتۆر پەشێوم کرد. فەیلسوفێکەیە کە یەکێک لە فەیلسوفە نەبانگەکانی پەروەردەیە بە ناوی باڵمەر کتێبێکی نووسیوە بە ناوی شەهامەت جوامێری مامۆستایەتی. جوامێری مامۆستایەتی. لەو کتێبە باسی ئەوە کاکە مامۆسایەتی بەڕاستی ئەمڕۆ جوامێری ئەوێ. ئەوەی کە مامۆستا هاوکار ئاماژەی پێدا، لیدەر بوون، هاوکار بوون، ترێنەر، ڕاهێنەر، ئەم بابەتانە ئاسانە. تۆ ڕاهێنانەکەی فێری ئەوە بی کە چۆن وانەیەک بگازیتەوە خوێندکارەکانت. بەڵام ئەوەی مامۆستای ڕاستەقینەبی بەڕاستی ئەو جوامێریە. ئەبێ ئینسان ئیش لەسەر خۆی کا، ئیش لەسەر ڕۆحی خۆی بکە. دوایە گەمە دەرەنجامێک فریا بکەم لە خزمەتتانە، ئەوەم لە یەکێ لە بیرەکانەوە وەرگرتووە، فەیلسوفەکانەوە وەرگرتووە و لە پێغەمبەری صلی الله علیه وسلم کە ئەگەر مامۆستا توانی بە خوێندکارەکانی بڵێ وەک من بنەوە مامۆستایەکی سەرکەوتوو بوو. دوایی بگاتە ئەو دەرەنجامەی بوێرێ مەرج نییە بەسەر زار بڵێ وەک من بن. ئەوان ئاواتیان ئەوە بێ وەک مامۆستاکەیان بن، ئەو مامۆستایەکی سەرکەوتوو بووە. بۆ ئەوەی بگەمە ئەو خاڵە لە خزمەتانە عەرز بکەم، لە قوتابخانەی فەزیلەتگەراییە و هەروەها لە ئاینیشا بە هەمان شێوەیە. مامۆستا سنتەرە. مامۆستا ئەبێ ئەهلی فەزیلەت بێ، ئەبێ ئەهلی ڕۆح بێ. سرکەن ئێمە لە دینی ئیسلامە جەستەمان هەیە
نفسمان هەیە ئەوەی کە مایند باشە بە ئینگلیزی اینجا ڕۆحیشمان هەیە جەستە لەبەر چاومە لەبەردەم خوێندکارەکانم جەستەم دیارە نفسیش دیارە نفسی ئینسان حەزی لە چییە بەڵام ڕۆح دیوە نەبینراوەکەی مرۆڤە سێکەن جیاوازی نێوان ڕۆح و نفس کە دینناسان و پەروەردەشیارانی دینی ئەواڵن جیاوازی نێوان ڕۆح و نفس ئەوەیە نفس هەموو بابەتەکە لەناو منایە لەناو خودی منایە لە نفسا بەڵام ڕۆح هەمیشە سوچێکی لای منە ڕۆح هەمیشە سوچێکی لای منە بۆ ئەوەی کامە لە خزمەتان ڕوون کەمەوە ئەڵێن ڕۆح وەک تاقیگەی کیمیا وایە زانستی کیمیا لە زانستی کیمیا لولەکان شلێکیتە لولەیەکیانەوە مامۆستا کیمیای تایە بەدڵیانێنە باشە ئەەکەیتە لولەیەکیانەوە لە لولەیەکی کەیانەوە بەرزەبێتەوە بۆ چونکە لولەیەک هەیە لە پێش لە خوارەوە هەمویان لەبەستێتەوە بەیەکەوە ڕۆحی ئینسانیش ئەوا هەیە من هەر شتێکم کردە ناو ڕۆحی خۆمەوە لە لولەی ڕۆحی خوێندکارەکانیشم دەرەچێت هەرەوە نییە تەنها لە لولەکەی منا بوەستێتەوە ڕۆح هەرگیز لە مرۆڤەکان نییە ئەگوازێتەوە بە ئاینتر ئەو مامۆستایی بەڕۆح مامۆستایەتێکە شەهامەتی مامۆستایی هەیە ترسی نییە پێ بڵێن سەرکەوتوو نەبووە ترسی نییە بڵێن خۆی پیشانە پێ ترسی نییە بە ڕۆح و بە عشقەوە دەرسەکەی ئەڵێتەوە ئەوە مامۆستایەکی فەزیلەتمەندە سێرکەن ئێمە کۆمەڵێ چەمکمان هەیە کە ئەمڕۆ لە فەلسەفەی پەروەردەیە باسەکرێن ناوەبرێن بۆ نمونە چەمکی مەرگی قوتابخانە ئەمە چەمکێکی عالەمیە ئێستا ئەوە هەر کێشەی ئێمە نییە قوتابخانەکانمان مردوون سارد و سڕین خوێندکار ئیسفادە ناکات چ لە زانکۆ تا خواری خوارەوە ئەم بابەتێکی جیهانیە ڕاستیە ئەمە چەمکێکی جیهانیە کە پێوتێ مەرگی قوتابخانە فەیلسوفەکانی پەروەردە سێ اقتراحیان هەیە بۆ چارەسەرکردنی مەرگی قوتابخانە اقتراحی یەکەمیان ئەوەیە کە ئاژبەتاڵی لێ بکەین قوتابخانە ڕۆڵی نەماوە ئێستا کۆمپانیاکان و شەکان خۆیان بۆ خۆیان قوتابخانە بۆ خۆیان دروستەکەن و ڕاهێنەر بۆ خۆیان دروستەکەن و ئەوانە کەواتە ئێمە قوتابخانە و لەگەڵیشیا تەبەن مامۆستاش کۆتایی دێ ئەمە ڕێگەیەکە اقتراحەکە کە ئێستا قسەی لەسەر کرد لە ئاسی پەروەردە لە جیهانە ڕێگەی دووەمیان بریتە لەوەی کە چاکسازی بکەین کە ئێمە هەمومان بە شوێن ئەوەین بەڵام ڕاستیە تا ئێستش لە ئاسی جیهانیامە وەڵامێکی گەورەی نەیاوەتەوە ڕۆژ بە ڕۆژ بابەتەکە ینی خراپتر دەبێت ڕێگەی سێهم هەیە کە ئێستا کۆمەڵی فەیلسوف بەجددی ئیش لەسەر بابەتەکەن ئەڵێن نە ئەوەی یەکەمیان کە ئاژبەتاڵی لێ بکەین واز لە قوتابخانە بێنین نە ئەوەی دووەمیشیان بتوانین بەم فۆرم و ستراکچەرەی کە ئێستا بوونی هەیە جارێکی تر بتوانین زیینوکەینەوە کە ئەوە ناکرێت بەڵام ئێمە سێهەمێکمان هەیە ئەگەر ئەو سێمەیە بکەینەوە سنتەر بە دڵنیایەوە کێشەیمان بۆ چارەسەرە بێ ئەویش مامۆستا سنتەریە ئەوەی کە ئێمەی مرۆڤ مێژوویەکی دوورودێش بە لەگەڵ بابەتە هەبووە ئەوەی کە مامۆستا هاوکاریش ئاماژەی پێدا بەڵام بەو ڕۆح و بەو فەزیلەتەوە ئاستی کرد یعنی ئەو بابەتێکی جددیە من بۆ خۆشم ینی هەستم من بابەتەکردو نەک هەستم پێکردو بەڵکو لە ژیانی مامۆستایەتی خۆشمە ینی مامۆستایەکی خراپیش نەبوو مامۆستایەکی سەرکەوتوو من هەر شوێنێکا دەرسم وتبێتەوە ئیسفادەم لەم بابەتە کردووە کە من پێش ئەوەی ئیش لەسەر خوێندکارەکانم کەم ئیش لەسەر خۆم ئیش لەسەر داتا و زانیاری ناکە زانیاری سەبەردەسە ئیش لەسەر فەزیلەت و ڕۆحی خۆم بکەم ئەمە ئەبێ بێتەوە بناغا بۆ چوونی من بۆ ئەوەی کە یعنی زۆر کات نەگرم لەوە زیاتر و هەروها بەشەکەی تریش کە پەیوەندی بە بابەتە ئاینیەکەوە هەیە ئەمەوێ لەمڕۆوە ڕێگای پەروەردەی ئاینی کە ئەبێ پەروەردە بەشێکی گشتی ئیسفادە لێکا بە چوونی من لە پێغەمبەری ئیسلامەوە وەرگرم کە زۆر لە خزمەتی ژیاوەمە ئەوەیش مامۆستاکانی شاماشی ڕەنگە تایسە 10,000 لاپەڕەم لەسەر ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نووسی بێ بە دڵنیاییەوە لەوە زیاتر نەمەکەمتنیەوە هەر بەوە لە خزمەتانە عەرزەکەم کە بزانەوە بەو قوڵاییەوە ئەوە ئەکەم من سەرنجم داوە کە بزانم ڕێگەی پەروەردەکردنی کەسێکی وەکو محەممەد صلی الله علیه وسلم چی بووە چۆن ئەو خەڵکە دواکەوتوی خۆناغی گۆڕی چۆن گۆڕانکاری بەسراهێنان بێگومان پەروەردەکردن ینی گۆڕانکاری لە بەرامبەرتا هیچ گومان لەوە بابەتان نیە گۆڕانکاریش لە بەرامبەران ئەگەر من خوێندکارەکان گۆڕانکاریان بەسەرها لە سێشتی سەرەکیە گۆڕانکاریان بەسراهەوە من مامۆستایەکی باش بوو یەکەم باوەڕەکانیان باوەڕی خوێندکارەکان گۆڕی مەبستم تەنها باوەڕی ئاینی نییە ئێستا من باوەڕم وایە ئەم مێزە بەرگەی من ئەگرێ بۆی خۆمەیەم بەسەریا
باوەڕم وایە ئێوە لە کوردی تێکن بۆیە بە کوردی ئەدوێم ئەگەر توانیم باوەڕی خوێندکارەکانم بگۆڕم ئەوم پەروەردەم کردووە دوو ئەگەر توانیم هەست و سۆزی خوێندکارەکانم بگۆڕم ئەوە من پەروەردەم کردووە سێهەمیان ئەگەر توانیم ویست و ئیرادەی خوێندکارەکانم بگۆڕم ئەوە من پەروەردەم کردووە ئەم سیانش لە وتن و کردنی خوێندکارەکەما دەرکەوێت گۆڕانکاریەکم ئەنجامدا ئەوە من مانای وایە پەروەردەم کردووە جا من بیرم لەوە کردەوە باشە محەممەد صلی الله علیه وسلم چۆن ئەو پەروەردەی کرد ئێمە بە شێوەیەکی سادە سەرەتایی ئەڵێین پەروەردە سێ کوچکەیەکە سێ گۆشەی هەیە مامۆستایە خوێندکارە مەنهەجە ئەوەی کە مامۆستا ڕەواژ ئاماژەی پێدا لە پەروەردەی محەممەد صلی الله علیه وسلم مەنهەج بوونی نییە تەنەها مامۆستایە و خوێندکار یعنی چی ئەم قسەیەک کورتی کۆی کەمەوە لە خزمەتانە یعنی ئەگەر من وەک شوێنکەوتووی محەممەد ئەوانی کە لە خزمەت یا ئەژیان لە کاتی خۆیان لە خزمەتی محەممەدا ئەژیان بیان پرسیایە لە محەممەد ئێمە چۆن بین داوا چییە لە ئێمە بە دڵنیاییەوە من ئەوە ئیستقرام کردووە لە ژیاننامەی محەممەدا صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم گەشتمە ئەو ئەنجامەی کە تاکە ڕستەیەکە ئەگەر بیفەرمی و فەرمووشیەتی ئەوەیە کە بە شوێنکەوتوانی بە خوێندکارەکانی ئەو معلم بوو عەرزمکردن لە سەرتاوە بە خوێندکارەکانی بڵێ من ئەمەوێ ئێوە نەبن ئێوە نەبن من بە خوێندکارەکان بڵێم ئێوە نەبن ینی بگۆڕن چاک بن ینی پەروەردە ببن بەڵام باشە چۆن ئێوە نەبن ئێمە چۆن ئێمە نەبین بەوەی کە سەیری منکەن ئەمەیە دووپایی هەیە ئەهلی فەزیلەت هەرگیز بە شتێ بە خەڵکێک ناڵێ کە خۆی وانە بێ صلوا كما رأيتموني أصلي وأنا يشكن كمن أيكم بن وك من خوي بيشتر شوا حتى آياتك إلى القرآن وما هو على الغيب بظنين أو رجيكي باشو پروردبوني قلت بر آخر بو پیغمبرش پروردبون بو سركوت بلام دقاقي بكرايشت إيه وجورن ظنين يعني بخيل أو بخيل نبو دقاقي كدوا ورن وك من بن منو خوێندکارەکە من وام ئیتر مەرج نییە بەدەم بڵێم ئەکرێ بە زمانی حاڵ بڵێم من ئاوام من ئەبێ پێش خوێندکارەکانم لە هەرچیە لە ئەخلاقما لە مامەڵەما لە عشقما بۆ معریفە ئەوەی باس کرد لە عشقما بۆ بنەما ئەخلاقیەکانی وەک ئازادی ئەوەی مامۆستاڕەوا ئاماژەی پێدا من چۆن بم یعنی ئەمە ناشارێتەوە دەرەکەوێ ئەڕوا بۆ خوێندکارەکانیشم مامۆستا سەرکەوتووەکان ئاوان سێکەن باوەڕکەنەوە پەیوەندی بە زیرەکی و بابەتەوە نییە یعنی ئێمە لەگەڵ کائینێکە مامەڵاکەین ئێمەی مامۆستا کە زۆر ئاڵۆزە هەر مامۆستاڕەوا باسی ئەنیشتاینی کرد دوای جەنگی جیهانی دووەم کۆنگرەیەک کرا دەربارەی سەرکەوتنی ئەو تەرەفەی کە سەرکەوت لە جەنگا و بە بەکارهێنانی قومبەلەی نەوەوی و ئەوەی کە حکایەتەکەی هەموومان بیستومانە ئێتەقەن داهێنەری ئەم داهێنانەش کێ ئەنیشتاینە کۆنگرەیەکیان کرد ئەنیشتاینیشان داوەت کرد بۆ ئەوەی بڕۆ بە کۆنگرەیە بەشداری بکە ئەنیشتاین نەچوو بەشداری کۆنگرەکە بکە بەڵام کۆنگرەکە لەو جامعەیە بوو لەو شوێنە بوو کە ئەنیشتاینیشتیایە دەرسی ئەوتەوە وەڵا بەیانی کە ڕۆژ وتی دەیخۆ من هەر هاتووم با بڕۆ بزانم چی باسە ڕۆشتە ناو کۆنگرەکەەوە لەبەر ڕێزی ئەنیشتاین ڕێگەیان هینیان کرد کە قسە بکە تەنها دەخولەک قسە بکە دەخولەک ئەنیشتاین قسەی کرد دوای قسەکانی پرسیارێکیان لێ کرد وتیان باشە تۆ بەو بلیمەتیەی خۆتەوە توانیت قومبەلەیەکی ئاواهی دروستکەی کە جەنگێکی جیهانی یەکلایی بکەیتەوە نەتوانی بە ڕێگەی فێری سیاسەکانیش بکەن بۆ خراپە بەکاری نهێنن تۆ توانیت شتێکی ئاوا دروستکەی کە جەنگێکی جیهانی یەکلایی بکاتەوە بەڵام ئایا نەتوانی ڕێگەیەکی شیانتر بکەیت کە ئەم شتە گرنگە بۆ شەڕ و بۆ خراپە بەکار نهێنن ئەویش لە وەڵاما وتی من بەم عەقڵە بلیمەتیەی خۆمەوە توانیم تیۆریایەکی فیزیایی ئاوا دابهێنم کە قۆمبەلەیەکی ئاواهی دروستکە بەڵام لە ڕاستیە من ئەوەندە زیرەک نیم ڕێگەیەک دابێنم سیاسیەکان نەتوان بۆ خراپە بەکاری هێنن
لە ڕاستیە مامۆستایەتی جاوە سەرسەکانی وتوە مامۆستایەتی ناڵێم IQ زیرەکێکی ئاوا ڕۆحێکی ئەخلاقی ئاوای ئەوەیە کە لە سەروی دروستکردنی کۆمەلێکینەوەیەوە من پێم وایە هەتا ئێستش چارەسەرەکە لە مامۆستایە کۆمەڵگەی مامۆستاکان مامۆستا سنتەر بەمەسەوەنی خۆتکار ئێشەکەمان ئەوەیە بەڵام ئەگەر مامۆستان نەگۆڕین قوتابخانە ناگۆڕێ زۆر وتم قورئان خۆشە سلام علیکم دکتۆر تەحسین قسەی زۆر ڕێکوپێکی لەبارەی ئەوەیەوە کرد ئایا کێشەی ئێستا چۆن چارەسەر بکەین بەس من سەرنجێکم لە قسەکانی دکتۆری هەبوو دکتۆر زۆر باسی ئینسانی ڕوحانی و مرۆڤی فەزیلەت و پاک و بێگەردی کرد مامۆستاڕەواش دەیگوت 140,000 مامۆستامان هەیە 140,000 ڕوحانی و سۆفی دەست ناکەوێت ینی زەحمەت نییە زۆر بەگشتی دنیای نوێ گیری خوارۆ بەدەزەوەی ڕاستە مامۆستایەتی کاری سۆفیەکانە کاری ئەو ئینسانانەیە کە بە ڕوح ئیش دەکەن و شەیدان عاشقن وێڵن بەڵام ئێستا تقریبا لە سەدەی 21 بۆتە پیشەیەک بۆ خۆشیاندن هەر لە 1970ەکانەوە کە جەخت لەسەر کەسێک دەکرایەوە بخوێنێ بۆی موچە وەرگێ بۆی خۆی پێبژیا بۆی دابمەزرێ جا بە هەر حاڵ دکتۆر جانێمە ئێستا مامۆستای سەدەی 21 تەکنیکارە پیشەوەرە ئیشی چی هەر بەڕاستی پێویستە چ بکە یانی چی پێ دەکرێت چۆن لە ناو پۆلدا ئەو ئەخلاقی لەگەڵ من تا لەگەڵ مامۆستا لەگەڵ دکتۆر پەشەیمە دواتر لەگەڵ دکتۆر قسە دەکەین فەرموو من دکتۆر 20 دقەم هەیە وەبزانم ئەو 20 دقەکە لای خۆمەوە دەگرمەوە باش هەوڵە دەم لەو 20 دقە زیاتر نەبم هەر بۆ ڕێزگرتن لە کات عادەتی من قسەکانم دەنووسمەوە زۆربەی کاتی قسەکردنەکان سرم بەسەر ڕەخەکەمەوەیە هیوادارم ئەوە بێزارتان نەکات هەم ئەو یارمەتی دەرێکی زۆر باشمە عادەتی لە قسەکردنمە بەوەی کە زیاد لەوەی پێویستە نەڵێم و زۆریش ئەمە و ئەنگە نەکەم جا بمبورن ئەگەر ئەوە دەبێتە هۆی بێزاریکە پێش ئەوەی بڵێم ئەم قسانەی من پێش ئەوەی دەست لێ بکەم دەمێ بڵێم ئەم قسانە لەکوێوە دێن لە نێوان ساڵانی 2019 تا 24 تەڵەبەی دکتۆرا بووم لێکۆڵنەوەیەکی دوور و درێژم لەسەر تەواوی دکتۆراکەم لێکۆڵنەوەیە بوو لەسەر هەوڵم دەدا تێبگەم مامۆستا لە نێوان سیاسەتگوزاری پەروەردەیی یعنی ئەوەی کە لەلایەن هەر ئەکتەرێکی پەروەردەیەوە بەرهەم دەهێنرێت لە وەزارەتەوە بیگرا هەتا ئەکتەری دەرەوەی وەزارەت لە هەرێمی کوردستان بە قونسوڵەکانیشەوە دەگرێتەوە تا دەگاتە قوتابخانە و بەڕێوەبەر و لە ئاستی قوتابخانە کە سیاست و ئەوامیر و ڕێنمایی دەردەکرێت ئەوە سیاست گوزاریەکەیە ئەوە سیاستەکانە لە بەرامبەردا مامۆستا خۆی تێگەیشتنی تایبەتی خۆی هەیە بۆ پەروەردە و مامۆستایەتی کردن دەکرێت ئەم تێگەیشتنە پێچەوانەی مەبەستی سیاست گوزاریەکە بێ جا من دەمویست تێبگەم مامۆستا لەم نێوەندە لە ناو پۆل چیەکە چۆن مامەڵە لەگەڵ ئەم ئەوە دەکات ئیترەوە زۆری خایان بەنسبەتنەوە داتاکانم لە ڕێگەی شیکاری دۆکمنتەکانی وەزارەتی پەروەردە لە ساڵی 92 تاوەکو 2019 کۆکردەوە هەوڵمدا لە عەقڵیەتی حکومڕانی پەروەردەی وەزارەتی پەروەردە و هەرێمی کوردستان تێبگەم پاشان هاتم ئەوم خستە بەردەم مامۆستایانی بە ئەزموونی هەرێمی کوردستان ئەوانەی کە زیاد لە 15 ساڵ ئەزموونی مامۆستایەتیان هەیە وتم دەمویست بزانم تێگەیشتنی ئەوان بۆ پەروەردە چییە ئایا دژی ئەو عەقلانەتی حکومڕانی پەروەردەین یاخود نا ئینجا قسەمان دەکرد لەسەر ئەوەی چۆن مامەڵە دەکەن لە ناو پۆلدا ئەگەر بێت و دژێکی یەک بن جا ئەمە ئەم قسەی ئەمڕۆیە ئەمەم بەشێکی کەمی ئەم لێکۆڵنەوەیە بەس دکتۆر نەتیجەی عەقڵمەندەکانی پەروەردە لەگەڵ سیاست پەروەردە چ بوو هاوکەری بوونیان ئینشاءڵڵا ئاماژەی پێ دەدەم بەس عادەتی ئەوەی کە لە 92 هەرێمی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان ئەوە بەکات لەسەرم نەگری مامۆستا لە دەرێ قسەکانمە ئەو عەقڵیەتانە من پیان دەڵێم ئەزموونی بە مۆدێرنکردن مۆدێرنیزەیشنی پەروەردەی هەرێمی کوردستان ئەو پرۆسەی مۆدێرنکردنە چەند عەقڵیەتێکی حکومڕانی وەکو لۆژیکی ئەوەی فۆکۆ پێی دەڵێ گۆڤەرمێنتاڵیتی وەکو لۆژیکی حکومڕانی لە ژێریەوە بۆ بە کۆلکە یان پێوەیەوە خۆی گرتووە بریتین بە دیموکراسی کردن مەسەلەی نەمانی
سزادانی ناوپۆل یەکێکە لە وەسیلەکان تەکنیکەکانی تحقیقکردنی ئەم شتە. مەسەلەی نیشتیمان پەروەری و نیشتیمان سازی و نەتەوەگەریە، مەسەلەی لە بەها خستنیان بە مادەکردنی بەهای پەروەردە ئامرازی بەڵێ ینی عەقڵە فەلسەفیەکەی ینی چەمکە فەلسەفەکەی لەو دەمە لە بیرم نەمایە. ئەیتر ئەمانن کە ئایا مامۆستا هاوڕایان یان نا، ئەوانن کە من هاتم قسەم لەگەڵکردن لەگەڵ مامۆستایان. بچمەوە سەر باسەکەم مامۆستایان. بەڕێزان، کاتێک باس لە مامۆستای باش دەکەین زۆر جار وێنەیەکمان دێتە پێشچاو. مامۆستایە کە دەفتەری پلانەکەی تۆکمە و پڕە، نمرەی قوتابیەکانی بەرزە و هەموو یاساکانی پەروەردە و قوتابخانە جێبەجێ دەکات. بەڵام من وەک توێژەرێکی واری پەروەردە ئەمڕۆ دەمەوێت بڵێم ئەم وێنەیەکی هەڵخەڵەتێنەرە. لەو توێژنەوەی کە باسم کرد شتێکی مەترسیدارم بەدی کردووە. مامۆستایەک دەکرێت هەموو یاساکان جێبەجێ بکات، بەڵام هێشتا وەک ڕۆبۆتێک ڕەفتار بکات لەناو قوتابخانەدا وەکو ئەکتەرێکی پەروەردەی. واتە جەستەی دەکرێت لە پۆل بێ، بەڵام ڕۆح و ویژدانی لەوێ نەبێ. جامڕۆ دەمەوێت هەوڵ بدەم وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە. چۆن مامۆستا لە جێرەجێکارێکی تەکنیکیەوە بگۆڕین بۆ پەروەردەکارێکی خاوەن بڕیار و هەڵوێست، یان خاوەن ئیرادەکردە، moral agency بە ئینگلیزیەکەی. جا با سەرەتا پەنجە بخاینە سەر برینەکە، سەر کێشەکە. لە دنیای لێکۆڵینەوەی پەروەردەیی ئەم بابەتە دوو چەمکەن کە وەکو کێشەدارکردن لە دنیای پەروەردەیی و مامۆستایەتیکردن بەکاردەهێنرێت. چەمکی یەکەم چەمکی لێپێچینەوەیە، ئەکاونتەبڵتی یاخود موساءلە بە عەرەبی. لێپێچینەوە خۆی لە خۆیدا خراپ نییە، هەمومان ببێت بە پرسیارەتی هەڵبگرین. بەڵام لە سیستەمی ئێستادا لێپرسینەوە بۆتە بە تیرۆری ژمارەکان. واتە مامۆستا تەنها بەرپرسە لەوەی نمرەکان بەرز بن، راپۆرتەکانی پڕ بن، جا ئایا قوتابی فێر دەبێ یاخود نا، بەڕاستی فێر بۆ یاخود نا، گرنگیەکی نەماوە. گرنگ ئەوەیە داتاکان، ژمارەکان، ڕقەمەکان جوان بن. دووەم برین بریتە لە ئەداکردن، نمایشکردن یان نمایشکاری. لێرەدا کێشەکە لێرەدا دروست دەبێت کاتێک لێپرسینەوە دەبێتە ژمارە، تەنها لە پێناو ڕقەم و داتا کار بکەین. مامۆستا تووشی دۆخێک دەبێت کە سۆسیۆلۆجیست یان کۆمەڵناسی پەروەردەی بەریتانی ستیڤن بۆڵ پێی دەڵێ پێرفۆمەتیڤیتی، ئەداکاری، نمایشکاریەکە، یان بە کوردی من پێی دەڵێن مامۆستای ئەداکار. ئەمە ئەو پەیوەندیە شاراوەیەیە لێپرسینەوەی ژمارەی یان لێپێچینەوەی ژمارەی مامۆستا دەکاتە ئەداکار. مامۆستا وزەی خۆی بۆ ئەوە سرف دەکات کە باش دەرکەوێت، نەک باش بێت. دیوارەکان دەڕازێنێتەوە لە پۆلیدا، وێنە دەگرێت، فۆرم پڕەکاتەوە، دەفتەر و پلانی هەیە، تەنها بۆ ئەوەی لە بەردەم لێپرسینەوەی یان لێپێچینەوەدا سەلامەت دەرچێت. بەڵام لەم نێوەندەدا ڕۆحی پەروەردە دەکرێت نەمێنێت. کەواتە پرسیارەکە ئەوەیە، ئایا ئێمە دەمانوێت مامۆستایەکمان هەبێت کە تەنها نمایش بکات یان مامۆستایەک کە پەروەردە بکات؟ چارەسەر بۆم دۆخە چییە؟ من پێم وایە لە یەک چەمکدا خۆی دەدۆزێتەوە، لە یەک کۆنسێپتە. ئەمیش پێی دەڵێن لە کۆڵینی پەروەردەی پێی دەڵێن تیچەر ئەیجنسی یاخود ئیرادەکردە. ئەوە زۆر باش دەرچێندرێ بۆ قسانەی مامۆستا ڕەواکردیان لە مەسەلەی ئازادی، مەسەلەی ئەوەی کە ئازاری لێرە بوون کەم بێتەوە، مامۆستا هەوڵ بدات ئازاری لێرە بوون کەم کاتەوە. ئیرادەکردە تیچەر ئەیجنسی واتە کردەی ئازاد و ئیرادەی ئازادی مامۆستا و بەرجەستەبوونی ئەم دوانە لە هەمان شوێن کاتدا، لە هەمان شوێن و لە هەمان کاتدا. ئیرادەکردە بۆ مانای نییە کە مامۆستا هەرچی ویست بیکە، نا، بەڵکو بریتە لە توانای بڕیاردانی حەکیمانە لە کاتی خۆیدا، بە ئینگلیزی situational judgment، یعنی لە باری خۆیدا، لە دۆخی خۆیدا حکم بدات، کە ئەمەش حتمما پێویستی بە ئەداکردنی هێز هەیە، پاوەر هەیە، پاوەری لە خۆ دەگرێت بۆ ئەوەی کە ئیرادەکردە بەرجەستە بێ. و ئەوە بەشێکیشە لە خودناسی مامۆستا وەکو پیشەگەرێک، وەکو پرۆفێشناڵێک. جابان منێکتان بۆ بنەوە وادانێن منهەجیان پرۆگرام ئەمڕۆ داوا لە مامۆستا دەکات وانە لەسەر دەرس لەسەر ژینگە بڵێتەوە. بەڵام کاتێک دەچێتە پۆلەوە دەبینێت قوتابیەکان لە بەر ڕووداوێک یان کێشەیەک
لە دەرەوەی قوتابخانە ڕوویداوە زۆر بێتاقەتن و سەرنج پەشن مامۆستای بێ ئیرادەکردا گوێ بە هەستی قوتابیەکان نادات وانەکە دەڵێتەوە تەنها بۆ ئەوەی منهەجەکە تەواو بێت مامۆستای بە ئیرادەکردا پلانەکەی دەگۆڕێت دەکرێت ئەم دۆخە بلچێنێ بە جۆرێک لە عەدالەت جۆرێک لە دادپەروەری چاکسازانە وە قورسایی شوێن کات قورسایی ئێستا و ئێرە وە پەیوەندی ئێستا و ئێرە بە مرۆڤەکانەوە بلچێنێ بە قوتابیەکانەوە بلچێنێ کە مرۆڤن ئەمە ژوای لێ بکات ئاراستەی کاروانەکەی بگۆڕێت تا ڕەنگە 5 دقەی بیدایی دابنێ بۆ گفتوگۆکردن دەربارەی ئەم بابەتەی کە ڕوویداوە لە دەرەوە یان وانەکە بە شێوەیەک بڵێتەوە کە پەیوەندی بە دۆخی دەرونی قوتابیانەوە هەبێت ئەمەیە جیاوازیکردن لە نێوان پەروەردە و فێرکردن گواستنەوەی زانیاریە وەکو مامۆستای یەکەم بەڵام پەروەردەکردن مامەڵەکردنە لەگەڵ مرۆڤ زۆر جار مامۆستایان لەم حاڵەتەدا پێم دەڵێن وەڵام مامۆستا قسەکە جوانە بەڵام سیستەم ڕێگەم نادات من وا بکەم کاتم کەمە فشارم زۆرە من لەو توێژینەوەیە سەیری ئەوم کرد مامۆستانی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەوە دەکەن هەروەک پێشتر ئاماژەم پێدا لەگەر ئەم زۆرە لە فشارانە با ئەوەش ڕوون بێ مامۆستایانی کەرتی گشتی مامۆستایانی کەرتی تایبەتنا بەڵام زۆر چونیەکی هەیە لەم نێوەندەدا بۆم دەرکەوت مامۆستایان چەند استراتیژیەتێک بەکاردەهێنن من لێرەدا وەکو شیکار قسە ناکەم شیکارکار وەکو ڕێنمای کار قسە دەکەم لۆی قسەکان جاری وایە ڕاستەوخۆ دەبن ببورن گەروا بێت یەکەم استراتیژی مامۆستا یەکەم تەکنیک مامۆستا بەکاری بهێنێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەمە بریتە لە میدییشن بە ئینگلیزی واتە خۆگونجاندن ئەمە باشترین جۆری استراتیژیە ڕەنگە لە قسەیان پەشیمان بمەوە لە ئاخری وتەکانم بەس مامۆستا لێرە چ دەکات سیاسەتەکە کە بووتە هۆی دروستبوونی ئەو هەموو فشار و نالەباریەک لەسەر پرۆسەی فێرکردن وەردەگرێت بەڵام دەستکاری سیاسەتەکە دەکات یاخود ڕێنمایەکە دەکات یا ئەمرەکە دەکات تا لەگەڵ کەشی پەروەردەی ناوپۆل جا ئایا لەگەڵ ئاستی قوتابیانی دەیگونجێنێ لەگەڵ میزاجی پۆل دەیگونجێنێ لەگەڵ کولتوری قوتابخانە و پەیوەندە مرۆیەکان و یان شتی هاوشێوە دەیگونجێنێت جا پێشنیاری پرۆفێشناڵانەی من بۆ ئەوانەی کە لێرەن و بڕیار بەدەستن لە هەر سیاقێکی پەروەردەیی ئەوەیە ڕێگە بەمە بدەن بەم جۆرە لە لادانە بدەن لەلایەن مامۆستاوە لێگەڕێن مامۆستا شێوازی کارکردنی بگۆڕێت یاخود سیاست و ڕێنمایی بگۆڕێت ئەگەر بێت و گۆڕانەکە لە بەرژەوەندی پەروەردە و ئامانجەکانی پەروەردە بوو دووەم استراتیژی کە ئەوە زۆر لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم 5 تا 10 ساڵی ڕابردوو وەکو جۆرێک لە خودبوونی مامۆستا خودی مامۆستا بەرجەستە بووەتەیدا بریتێت لە بێباکبوون استراتیژی بێباکبوون پێشترێش باسمان کرد لەگەڵ مامۆستا بەسم دەمەی هەڵەتێگەیشتنی ڕوونکەمەوە زۆر جارێکیش هاوێ بنار و سیمینارم کردووە لەسەر چەمچی بێباشی بە هەڵەتێگەیشتن هێتەیدا مامۆستای بێباک بە ژێرەی شەرحی من بۆ داتاکان هاومانای مامۆستای ئێهمال نییە ئێهمال بۆ مانایە گشتێکی ئەمە تێگەیشت واتە خەمساردی نییە یا تەمبەڵی نییە بەڵکو تێکەڵەیەکە لەم سێشتا بێزاری و ماندوێتی پاراستنی خود و ناڕەزایەکی بێدەنگ ئەم سێشتە تێکەڵە بن بێباچی دەبێتە استراتیژێتێک بۆ مانەوەی خودی مامۆستا بۆ هێشتنەوەی مانە بۆ پەروەردە لە پرۆسەی فێرکردندا جا مامۆستای بێباک ئەو مامۆستایەیە کە بڕیار دەدات خۆی لە فشاری دەرونی سیاسەتە خراپەکان بپارێزێت بۆ ئەوەی وزەی بۆ یەکەم جار وزەکەی خۆی بۆ ژیانی تایبەتی خۆی بەکاربێنێ و پاشان بۆ پەروەردە بەکاربێنێ ئەو دەڵێت ئەو مامۆستای بێباک من گوێ بەو فشارە ئیداریانە نادەم کە دەڵێت پەلە بکە زوو تەواوی کە یان ئاوا بکە لە جیاتی ئەوە بە بێباچیەوە لەسەر خۆ دەڕوات و دڵنیا دەکاتەوە قوتاب ئەگەر وتم تێکەڵەی سێشتا سێم شت گرنگیدان بۆ بە پەروەردە مانای پەروەردە لە جیاتی ئەوە بە بێباچیەوە لەسەر خۆتر دەڕوات نەک پەلە بکە و دڵنیا دەکاتەوە کە قوتابیەکانی فێر دەبن نەک مەنهەجەکە تەواو بکات ئەگەر ئەوە بنمونەوە بگری جا ئالێرەدایە چەند چەمکێکی وەکو عشق بۆ کار بینی پیشەوەک ئەمانەت هەوڵدان بۆ لە دەستنەدانی مانای پەروەردە لە بەرامبەر ئەو هەموو جەختە زۆرەی کە لەسەر فێرکردن دەکرێت ینی پەروەردە کەمتر جەختی لەسەر دەکرێت لە تێگەیشت لە مەشهەدی پەروەردەی ئێستایمان بە بەراورد لەگەڵ جەختە زۆری لەسەر پەروەردە دەکرێت دەیەوێت ئەم شتە لە دەست نەچێت کەواتە بێباچی لێرەدا جۆرێکە لە بەرخودان
بەرخودان دژی سیاسەتێک کە نائەخلاقیە بۆ پاراست ئەویش بە ئامانجی پاراستنی ڕۆحیەتی پەروەردە لە پۆلدا. سێم استراتیژی کە مامۆستا بەکاری دێنێت لە مامەڵەکردن لەگەڵ سیاسەتی پەروەردە لە ناو پۆلدا بریتە لە کردەوەگەرایی پراگماتیزم بۆ جۆن دوی زۆر جەختی لەسەر دەکاتەوە. زۆر جار ئێمە وا بیر دەکەینەوە مامۆستا تەنها دوو ڕێگەی لە بەردەمە، یان دەبێت ژێڕایەڵ بێ یان دەبێت بەرهەڵسکار بێ ئۆپۆزیسیۆن بێ دژی بوەسێتەوە. بەڵام ئەم دوالیزمەیە قابلی ڕەخنە لێگرتنە بە ژێری توێژینەوەیەک بێت کە لەسەر مامۆستایانی بەریتانیا کراوە. ئالێکس مۆر لە یونیڤرسیتی کۆلێج لەندەن مامۆستان ئەو لێکۆڵەری سەرچی ئەم لێکۆڵینەوە زۆرێکی سێم لە نێوان جێڕایەڵبوون و بەرهەڵسکاری زۆرێکی سێم لە مامۆستابوون هەیە یان لە مامەڵەکردن لەگەڵ سیاسەتی پەروەردەیی هەیە. ئەویش پێی دەوترێت مامۆستای کردەوەگەر یان مامۆستای پراگماتیکی. دوو جۆرە مامۆستایە هەن، مامۆستایەک کە کردەوەگەرێکی ناچارە واتە ئەو مامۆستایە کە دائیمەن بەڕەتفعلی مامەڵە دەکات لەگەڵ گۆڕانکاریەکان لەگەڵ فشارەکان، دەڵێت بەڕێوەبەر وای کردووە و سیستەمەکە وایە و فشارم لەسەر و منیش ناچارم وا بکەم. جۆری دووەمی کردەوەگەر ئەوەیە کە خاوەن مەبدە بێت، واتە کردەوەگەرێکی خاوەن مەبدە principled pragmatist بە ئینگلیزی. ئەمە ئەو مامۆستایە کە خاوەنی هونەری هەڵبژاردننی بژاردەی دروستە لە ناو تێکەڵەیەک لە کۆمەڵێک تێکەڵێک لە بژاردە. باڵنێک بینەوە وا دانێن وەزارەت بڕیار دەدات کە دەبێت وانەکان تەنها بە شێوەیە قوتابی سنتەر بگرێتەوە. مامۆستا هانەدەن وا بکە چەند ساڵی شەوا دەکرێت هاندانەکەی نەگواقعەکەی. مامۆستای ژێڕایەڵ ئەوەیە ئەوا دەکات ڕاستەوخۆ جێبەجێ دەکات تەنانەت ئەگەر قوتابیەکان تێبگەن یا تێنەگەن ئاستیان نزم بێت یا خۆ نادەڵێ وەزارەت گرتوویەتی منی جوا دەکەم ئەگەر بەڕاستی بیزانم بە دروستی باڵێم. دووەمیان مامۆستای بەرهەڵستکارە، دەرگاکە دادەخات دەڵێت من تا ئێستا دەرسما گوتی تۆ بە درێژایی تەمەنم تۆ چی وەزارەت بە من بڵێ ڕێت غەڵەتە. ئەوە مامۆستای بەرهەڵستکارە. بەڵام مامۆستای زۆری سێم مامۆستای پراگماتیستێکی بە مەبدە یان کردەوەگەرێکی خاوەن مەبدە، ئەو بژاردە خوازە ئەو مامۆستایە، واتە لە هەموو باخێکدا دێگوڵێک هەڵدەبژێرێت. ئەو دەڵێت بۆ ئەم وانەیە شێوازی وەزارەت باشە بەکاری دێنەوە، بەڵام بۆ وانەی تر قوتابیەکانم پێویستیان بەو میتۆدەی ترە من بۆیە شێوازی شتر بەکاردێنم ئەگەرچی قوتابی سەنتەریش نەبێت. جا ئەم مامۆستایە مامۆستای خاوەن مەبدە کردەوەگەری خاوەن مەبدە یاخی نییە بەڵکو خاوەن استراتیژە. ئەو ناهێڵێت سیاسەتی پەروەردەی کۆنتترۆلی بکات خۆی بکات، بەڵکو ئەو سیاست بەکاردێنێ بۆ خزمەتی پرۆسە پەروەردەیەکە و قوتابیەکان. ئەمە ئەو ئیرادەکردەیە ئەو ئەیجنسیەیە کە دەبێت بەڕێوەبەران بەڕای من یاسادانە ڕێزی لێ بگرێت. کاتێک مامۆستایەک دەبینن کە هەموو ڕێنمایەکان جێبەجێ ناکات بەڵام ئەنجامی باشی هەیە ناکرێت سەرزەنش بکرێت چونکە ئەو کردەوەگەرێکی خاوەن مەبدەە. جا لێرەوە پرسیارێک دروست دەبێت، باشە بۆچی مامۆستا دەبێت ئەم هەموو ماندووبوونە بکات یان بیچێشێت؟ بۆچی نەبێتە جێبەجێکارێکی تەکنیکی وەکەوە یە سەرەتا باسم کرد بۆ ئیسراحات کات پاڵی لێداتەوە؟ بۆچی وانەکات؟ لێرەدا دەگەینە چەمکێکی کوردی ئاینی زۆر قوڵ کە لە داتا و چاپێکەوتنەکاندا لەگەڵ مامۆستایان دەرکەوتووە. ئەویش چەمکی ئەمانەتە. وشەی ئەمانەت لە ڕەجی ئەمنەوە ئەفریقا لە خزمەتی مامۆستا پێناسی چەمکی عەرەبی دەکەم. وشەی ئەمانەت لە ڕەجی ئەمنەوە دێت کە بە معنای سەلامەتی و متمانە دێت. لە کللتوری ئێمەیدا کللتوری کوردی خۆماندا کاتێک دایک و باوکێک منداڵەکەیان دەسپێرن بە قوتابخانە گرێبەستێکی بازرگانی ناکەن بەڕێزان، بەڵکو گرێبەستێکی ئەخلاقی دەکەن. ئەوان ڕۆح یا کڕۆکی منداڵەکە کە قابیلی پەروەردەکردن و پێگەیاندنە بە ئامانەت دەدەنە دەست ئێمە یان مامۆستایان. ئەرچی یەکەم ئەرچی پیشەیی ئەوەیە مامۆستا حەقی جێبەجێکردنی و ئامانەتەوە بگرێت موچەکەیەتی. دووەم ئەرچی ئەخلاقیە ئەوەیە کە ئەم ئەمانەتە بپارێزێت و گەشەی پێ بدرێت. مامۆستای ڕاستەقینە ئەو کەسەیە کە دەچێتە ماڵەوە یەک لە مامۆستاکان کە چاپێکەوتن لەگەڵکردن وای دەبێت. مامۆستای ڕاستەقینە ئەوەیە کە گەیشتە ماڵەوە بڵێت دەخۆی پرسێ ئایا ئەمڕۆ خیانەتم لەو ئەمانەتە کرد یاخود نا، پاراستم یاخود نا. بەڕێزان لە کۆتاییدا وردۆ دەبەرەوە کۆتایی دەڕۆم دوو داقەشمەوە.
لە کۆتایی قسەکانم حەز دەکەم سەرنجدان بۆ ئەو وتەیە ڕاشیشم کە زۆر باوە تێکەڵی دوو وتەیە کە دەڵێت پەروەردە پڕکردنەوەی سەتڵێک نییە بەڵکو داگیرسکاندنی مۆمێکە. ئێمە تا ئێستا بۆ دەرەنجامە گەیشتین لەم پانەڵە کە دنیای دەرێمان حتا ناو پەروەردەشمان دنیایکی ئالۆزە واتە بە تەنها بە داگیرساندنی مۆمێک شەر نییە دەرحەقی بین بە تایبەتی ئەگەر باەکی هوڕەی توندی بێت. بۆ ئێوە چاکە بڵین پەروەردە و فێرکردن لە سیاقی قوتابخانەدا هەم داگیرساندنی مۆمە و هەم دروستکردنی ئەندازیارێکە کە بتوانێت ئەم ڕووناچیە بپارێزێت بە ڕووناچی بگەڵێتەوە. ئێمە لە جیهانێکی ئالۆز و پڕخەیراندا دەژین. ئەچی ئێمە وەک مامۆستا وەک بەڕێوەبەر ئەوە نییە تەنها زانیاری کۆ بکەینەوە بۆ پڕکردنەوەی سەتڵەکە فرێری ئاسا وتنی بەڵکو ئەرکمان ئەوەیە یەک ئەو مۆمە لە دڵی قوتابیدا دابگیرسێنین کە ئەمە پەروەردە و لایەنە ئەخلاقیەکەیەتی و دوو فێری بکەین چۆن بێتە ئەندازیاری ژیانی خۆی و بەرگەی ئەو باە بگرێت کە ئەمەش لایەنە پیشەیەکە و فێرکردنەکەیەتی. جا حەز دەکەم ڕوو لە هەر کەسێک لێرە ئامادەبووان دەستی هەیە لە هەر جۆرێک لە بڕیاردان لەسەر هەر گروپێک لە فێرخوازیان سیاقێکی پەروەردەیی و سەرکردەکانی پەروەردەی ڕویان تێ بکەم و بڵێم تکایە ژینگەیەک دروست بکەن کە تێیدا مامۆستا ناچار نەبێت ببێتە جێبەجێکارێکی تەکنیکی یا کەسێکی بێباک تەنها بۆ ئەوەی لە مەیدانی خۆیدا لەناو کاری ئیشیدا بمێنێتەوە بەڵکو ڕێگەیان بدەن ئەو ئەمانەتە بپارێزن. زۆر سپاس. دەست خۆش دکتۆر زۆر سپاس دەستان خۆش بێ. بەڕێزان ئێستاش کاتی پرسیارە. بەڕاستی تا چەند ئێستا خەڵک پابەندە ئاینەکانی هەیە لە دەروەی سیستەمی پەروەردەوە بە تایبەتی لە ناو پەروەردەدا. ئایا بەڕاستی خەڵک بە جددی پابەندە ئەو دیندارەی ئێستا دەکرێت هەر نوێژ خوێندنە ئەم عادەتکارەیان بەڕاستی دیندەرێ. سپاس. سپاس بۆ دامەزراوەی پەروەردەی فام کە هەمیشە پێشەنگە لە وشارکردنەوە بە چالاکی و پێگەیاندنی مامۆستایان و فێرخوازان. میوانە بەڕێزەکان من پرسیارەکانی خۆم لە دوو پرسیار بۆ کردوەوە بۆ هەر سێکرانە هەر کام کتاب جواب بدەنەوە ئاساییە بڵێنەوە. پرسیاری یەکەمم فەلسەفەی پەروەردە چۆن دەتوانێت بنەمای ئەخلاقی مامۆستا دروست بکات؟ کام هەڵسوکەوتی مامۆستا زیاتر کاریگەری لە دروستکردنی کەسایەتی فێرخواز هەیە؟ سڵاوتان لێگەن کاتتان باش. سوپاس بۆ فاما، سوپاس بۆ مامۆستایان، سوپاس بۆ مامۆستایان. خۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ یەکەم جار مامۆستا عامر لەگەڵ هاوپیشەکان مامۆستا سەمیر و مامۆستا بەکر و مامۆستا دڵشاد لە ناحیەی کەڵەکیەوە لە پارێزگای دهۆکەوە هاتوون بۆ لە بەڕاستی جێگای خۆشحاڵیە مای خۆشحاڵیە بۆ ئێمە زۆر خۆشحاڵمان کە نزیکەوە ئەم شەوق و سەریقە جوانەمان بینی بۆ بواری پەروەردە بۆ بواری زانی بۆ هەوڵدان بۆ گەیشتن بۆ ئەوەی مامۆستایەکی باش سەرکەوتوو بەڕاستی جێگای خۆشحاڵیە. ئەمە نامانە کە ڕاستی دیتاڵەش لای ئێمەش ئەم شتانە هەبێت بەڕاستی جێگای خۆشحاڵیە بۆ ئێمە. ئینشاڵڵا ساڵانی داهاتووش بە هەمان شێوە بتوانین بەشدار بین و دووبارە سپاس بێەوە. منیش وەکو مامۆستایەکی زانکۆزم و یۆسەنتی ساڵە مامۆستای زانکۆم قوتابخانەی فەزڵیەت پێم وایە بنەمای کۆمەڵگەی بەختەوەریە کە تاکەکان لەسەر بنەمای باش بن نەرزانی ئەمن وادی تێگەیشتوو لە کورتەی قوپسانەدا و مامۆستای تەکنیکار تەنها دەیەوێت ئەوەی کە ناو کتێبە بخاتە ناو مێشتی خوێندکارەکەیەوە واتە پلانی هەیە قوتاقیکردنەوە دەکات نمرەدا هەنێ بەڵام مامۆستای پەروەردەکار بە پێچەوانەوە لەگەڵ ڕۆژدا گرنگی بەوانەکەی ئەدات دەیەوێت لە کێشە و هەڵس و کەوت و دوا ڕۆژی خوێندکارەکەی بگات. زۆر جار پرسیار دەکات ئایا ئەو خوێندکارە بەهۆی ئەو قسانەی من یا ئەو زانستانی من دەگاتە پاشە ڕۆژێکی باش واتە مامۆستای پەروەردەکار هەم ئەبێ پیشەیانە زانستەکەی ڕاست بگێنێت و هەم دەبێت ئەخلاقیانە ڕفتارەکەی بە شێوەیەکی وا بێت کە خوێندکارەکە ئیستیفادە لێ بکات. واتە لە پوختەی قسەکاندا لەوەی فەلسەفەی ئەخلاقی پەروەردەیی من گەیشتم بەوەی کە ئەوەی گرنگە لە لای خوێندکار قسە، کردار، جلوبەرگ و پابەندبوون بکات. واتە فەلسەفەی پەروەردە بریتی نییە لە مادی بەڵکو بریتیە لە ڕۆح. لەو قسانەی کۆکراوی ئەو بەڕێزانە من گەشت قەبوولەتی جا نازانم تا چەند ڕاستم یاخوددا مامۆستا نابێ دەبێ هەڵگیری پێیان نەبێ تەنها کارمەندێکی وەرگرتنی موچە نەبێت. بەڵام ئێستا من پرسیارەکانم لە دوو خاڵ دەڕۆمەوە هیوادارم ئەگەر جواب بدەنەوە. پێم وایە بۆ مامۆستا پەشێوە زیاتر مامۆستا گیان پێت وایە ئەو سیستەمە پەروەردەیی کە لە هەرێمی کوردستان هەیە ئایا مامۆستای پەروەردەکار بەرهەم ئەهێنێ یاخود تەکنیکار
ئەو پرسیارێکی بۆمان ئایا مامۆستا ئەگەر لە ڕووی زانستی و تەکنیکیەوە دواکەوتوو بێت دەبێتە مامۆستایەکی پەروەردگار. زۆر سپاس بۆ بەڕێستان. ئێمەی مامۆستایان زۆر جار پرسیارێکمان ئاوازە دەکرێت لە فێرخوازەکانمانەوە ئایا بۆچی مامۆستایەمە بۆچی بخوێنین لە کاتێکدا ئێمە لە داهاتوودا نەدا دەمەزرێن نە پیشەیەکی گونجاومان دەست دەکەوێت چونکە یعنی ئایا خوێندن تەنها بۆ ئەوەیە کە موچەت هەبێت و پیشەیەکی گونجاوت هەبێت یان لایانی تری خاڵێکتر پرسیارشتر بۆ مامۆستا تەحسین باسی ئەوەی کرد کە دەڵێ مامۆستا شتێک بەرهەم بێنێ کە ئێوە نەبن یعنی شتێک کەسێک بێ کە فێرخوازەکانی بە هەموو شێوەیەک ڕەچاوی شەخصیات و هەڵسوکۆتی و مامۆستایە بکەن بۆی فێرخوازەکانی لەوێەوە فێر بن ئەی جیاوازی تا کەسی چ گرنگێکی هەیە لەوەوە یعنی ئەگەر من فێرخوازەکان ڕێک وەک من بن یعنی چ گرنگێکی جیاواز تا کەس لێ بن بۆ مامۆستاڕەوا باسی لە ئازادی مامۆستا کرد پێم وایە بەشێکی زۆر لە مامۆستایان ئازادین هەم لە ڕووی سیستمی پەروەردەییەوە هەم لە ڕووی ئەو ناوەندانەشەوە کە ئیشکی ئایا ئەو باسانی کە کردان هەستم کە زۆر داکەوتینی ڕیاڵیتی دیان بۆ داکەوتنی پێی دەدەژین چونکە ژیانی ئێرە بۆ زۆرە ناوە هەم لە ناوەندا گشتەکانی هەم لە ناوەندە تایبەتەکانیش یعنی ئازادی مامۆستا زۆر سنووردا تا بەتایبەت لە ناوەندەکان بۆیان یاری دەکەی کەس لە بەرکەن و هەتا لە ڕووی پۆشاکەوە لە ڕووی قسەکردنەوە لە ڕووی ئەداوە هەموو شتێک دیاریکراوە سنووردارە ئایا چەند ئەو ئازادیە بە دەتوانین بەرجەستێکی لەو ناوەندانەدا پرسیارێکی بۆ مامۆستا تەحسین باسی لە فەزیلەت کرد یان باسی لەوە کرد کە مامۆستا ئەخلاق بێت بەزێمە دەکەین بەرامبەر ئەوەی کە ئەخلاق بۆ خۆی چییە فەزیلەت چییە ئایا ئەوە شتێکی نسبی نییە شتێکی گشت با بڵێن پێوەرێکی دیاریکراومان هەیە بۆ ئەوەی کە بڵێن ئەخلاق ئەو شتێ پێویستە فێرخواز بەو جۆرە ساو لە مامۆستاکە بۆ دەمان خاتە ناو دۆخێکەوە کە هەر کەس دەکەوێتە ناو جیهانی خۆی و پێی وایە من ئەو کەسە باشم کە پێویستە ئەوانی دیکە چاو لێ بکەن پرسیارێکیش بۆ مامۆستا بۆ دکتۆر پەشێ و ئەوە بوو کە باسی لەوە کرد مامۆستا دەبێت هەمیشە لە خۆی بپرسێت ئیشی چۆن بوو ئەو کاتی کە لە دەوام دەگەڕێتەوە دۆخی مامۆستایان لە ئێستادا بەو دۆخەدارایی کە هەیە ئەو دەرفەتە بۆ مامۆستا دەیەڵێتەوە بۆی کە پرسیارە لە خۆی بکات چونکە دەزانین کە بژێویدانی کەم ژیان بەشێکی هەرە گرنگی مرۆڤۆیشێکە لە غەریزەکان یعنی تۆ تا ئەو لایەنە دابین نەبێ ئایا دەتوانین بپەڕیەوە و سەرکەوی بە پێژەی معرفیە زۆر سپاس دەست خۆش مامۆستا بۆ کاک دکتۆر تەحسین حەدیثی پێغەمبەری هێنا صلی الله علیه وسلم کە دەفەرمێ صلوا كما رأيتموني أصلي مەبەستم ئەوەیە لێرە ئایا ئەو مامۆستا بەڕێزانەی کە تدریس دەکەن یان پروەردە دەکەن وەختێک شتێک باز دەکەن کە لە خۆیاندا مەوجود نەبێت چۆن دەگاتە خوێندکارەکان مەقولەیەکی پێم وایە شێخی سعدیە دەفەرمێ علم چەندان کە بیشتر خوانی چون ئامەدلەرتو نیست نادانی بیزار بەمەستمدا سوالی خۆمە بوو مامۆستایەکی بەڕێز طلبەکانی هەند نبوو کە بۆ بەدواداچوون بۆ هێندێک کەلیمات سوود لە چاجیبیتی ببینن مامۆستا بۆچی لە قاموس هاانێ نادێ قاموس بەکاربێن تی قاموس بەکاربێت و گرانەوە باشە مامۆستایەک یعنی هانی خوێندکارەکان نەدا بۆ بەکارهێنانی کتێبێک بۆ بەکارهێنانی قاموس بگەڕێتەوە سەر پەرتوک هانی دەدات بۆ بەکارهێنانی چاجیبیتی ئایا ئەوانەی کە چاجیبیتی بەکاردێنەوە سوود لە تەکنۆلۆژیا وەردەگرن تەنها بۆ فێربوونە یا تەنها بۆ گەیشتنە بە ئامانجە یەک لە نمونەکانی کە مەوزوعی حاسیبێ ببوونم هاتوومەتە سەر پراکتیک مەسەلە ئێستا حاسیبە یەکێکە لەو دیاردانە کە خوێندکار بەکاری دێنێ مامۆستا هەندەیە بۆ بەکارهێنانی حاسیبە من هەتا وەکو جامیعەشم تەواو کرد حاسیبەم هەر نەبوو ئێستا تەڵەبە هیچ مێشکی بەکار نادێت یعنی هەمووی حاسیبە بەکاردێنێ وا دەزانێت ئیشێک کە خێرا لێ بگاتە ڕێزەڵت دەکەوتەوە بەڵام هەندەیەکی فێربوون نیە زانمەستم بۆ پرسیارەکە دکتۆر جانەگەر پرسیارەکەم دقیق بۆ ئەوە بوو کە ئایا وەختێک مامۆستا بۆ خۆی شتێکی تێدا مەوجود نیە چۆن دەتوانێت بێت بۆ فێرخوازەکان ئەوە وەکو نمونە هێنا بۆ سپاس پرسیارێکی من بۆ مامۆستا تەحسین هەیە ئایا پەروەردەی ئەخلاقی مامۆستا چۆن دەتوانێت کاریگەری درێژخایانە بێت لەسەر کەسایەتی فێرخواز ئەنیا لە سەرەتاوە تا کۆتایی خوێندن چۆن کاریگەریە بێت دەستان خۆش بێت مامۆستا باسی ئازادی کرد پرسیارە گرنگەکەت بەڕای من ئەوەیە ئایا ئێمە 148,000 مامۆستا لە شکێک لە مامۆستا
ئامادەی ئەومان تێدا کە ئازادی چونکە ئازادی بەبێ تێگەیشتنێکی پوڵە بەها ئەخلاقیەکان گرفتە و کارە ساکەن. ئەمە خاڵێکی دیکە تاواو لەگەڵ تەحسین بەوەی کە مامۆستا سەنتەر بێ، بەڵام گرنگە ئەو مامۆستایە ئەوەندە هۆشیار بێت، ئەوەندە خاوەن ئەخلاقێکی تەواو بێت کە بتوانێت مامەڵە لەگەڵ باکۆ بکات. وە لە شکرێ قوتابی سەنتەریش بۆ نە لەکرێ ئەمیش گونجاو بێت، بەڵام ئایا قوتابی خێزانیان هەر یەکێک لەوانەی کە پەیوەندیدارن بەکاری مامۆستاوە دەتوانن ئەوە وەکو هەلێک نەخۆستنەوە و کەرتی پەروەردە بەلا ڕێیەکی خراپدانە بن وەکوەیەکی ئێستا دەیبینی؟ جارێکتر بەخێر بێنەوە مانوونە بن بەو گرم و گڕێ بەشداریکردن و هاتنەوە و یعنی وەک مامۆستا ئاماژەی پێدامانەوە ئێمە هەمومان درکی کێشەیەکی گشتیەکەین، هەمومان درکەکەین کە کێشەیەکی بنەڕەتیمان هەیە، بۆیە ئاوا هەمومان بە شوێن ئەو بابەتەوەین. ڕاستەکەی من پێشەوەی وەڵامی پرسیارەکان بەمەوە ببورن دوو خاڵ ئەرزکەم، یەکیان بە دڵنیایە ناتوانم وەڵامی هەمووی بەمەوە چونکە 22 پرسیارم نووسیوە و دەخولەکەەوە 2 دقەشی ڕۆژ دقیق 2 دقەشی ڕۆژ بەمەوە لەبەرەوە بمبورن وەڵامی پرسیاری کەسێک نەدایەوە باوە بە مەبەست نییە، ینی لەبەرەوەی هەرفریان ناکەم و زەینی منیش هەوڵە دەم کە ئەو کۆی کەمەوە. خاڵی دومیشیان بریتە لەوەی کە یەکێ لە بابەتەکانی فەزیلەت ئەوەیە کە من شوێن کەوتووی حەقیقەتم، هەموو وەڵامێک نازانم، وەڵامی هەموو پرسیارانەش نازانم. پێم وایە مامۆستای باشیش ئەوەیە ئەتوانین سۆفستاییانە مامەڵە بکەین، تەکنیک بەکاربێنین وەڵامی هەموو پرسیارێک بینەوە، بەڵام ئەو کەسێک کە بە شوێن حەقیقەتەوەیە بە دڵنیاییەوە کە زۆر شت نازانێ، منیش وەڵامی ئەو پرسیارانی بەڕستان هەمووی نازانم بەڕاستی، لەبەرەوە بڵێ ئەوەی کە نازانم بمبورن بەسەر یا تێپەڕم. ناچارم هەنێک وەک بڵێ ئەو کەم بۆی وەڵامەکە کۆکەمەوە سەکەن مامۆستا بەڕێزەکان هەر لە پرسیارەکەی مامۆستا هاوکارەوە کە پێش گوتەکانی مامۆستا پەشێو فەرمووی مەبەستمان لەوەیە کە مرۆڤ ئەهلی فەزیلەت و ئەهلی ڕۆح بێ، ئەوە نییە ببێتە مرۆڤێکی ئایدیاڵی میسالی ڕۆحانی، نا بابەتەکە ئەوە نییە، بۆ ئەوەی کە ئەمە لە خزمەتانە ڕوونکەمەوە فەیلسوفێکی دەرووناسەیە کە من زۆر بە دوواداچوونی ئیشەکانێکم بە ناوی تۆماس مۆر ئێستاش لە ژیانایە، بە فەیلسوفی ڕۆح و فەزیلەت ناسراوە، دەرووناسێکی گەورەی جیهانیشە. لەوە لە فەیلسوفەکانی تری دەرووناسەوە چەمکێک ئەهێنم بۆ ئەوی زوو ینی وەڵامێک بتوانم دروستکەم و لە خزمەتانە عەرزی بکەم. سێرکەن مامۆستا بەڕێزەکان ئێمەی مرۆڤ تەنها جەستە نین، دیوی دەرونیشمان هەیە، دیوی ڕۆحیشمان هەیە، تر ناوی هەرچی لێ ئەنەیت ینی بچوونی خۆت. مرۆڤ دوو جۆر چێژی هەیە، دوو جۆر ڕەزامەندی هەیە. ڕەزامەندیانێکە چێژێکەیە پەیوەندی بە جەستەی منەوە هەیە، خواردنێکی خۆشە خۆم بەلامەوە خۆشە، جلوبەرگێکی جوان لەبەرەکەم بەلامەوە جوان و چێژی لێ بم ئەمانە و هەر شتێک لەو بابەتانە ئۆتۆمبیلێکی تازاکەم چێژی لێ بم. شوبن هاوەرگوتنی ئەم چێژەی کە پەیوەندی بە جەستەی منەوە هەیە کێشەکەی ئەوەیە کە من یەکەم کورتمەودایە دوو زوو بێزارە بم، مەلەل ڕوم تێکە، حەزم لێ نامێنێ. بەڵام چێژێکی پلە دوو هەیە، ڕەزامەندیەکی پلە دوو هەیە کە ئەمە لە شەپۆلی سێمی دەرووناسی شاباسی لێوە کرێ کە ئەمە لە بەدەستهێنانی شتێکا نییە. ئەم چێژە بۆ نمونە باوکێک کە ئارەق ئەڕێژێت و مانوو ئەبێت و دێتەوە خواردنێک بۆ مناڵەکانی ئێنێت تۆ ژیانیان دابینەکە خۆ بێبەشە بێت، تۆ کە هاوکاری هەژارێکەکەی هاوکاری هەژارێکەکەی پارە ئەدەی ینی بێبەشەبی لەو پارەی خۆت بێبەشەبی، بەڵام چێژێکی ڕۆحی قوڵت بۆ دروست بێت. ئەم نمونێ بێنەرەوە بۆ مامۆستایەتیش. من کە خۆم مانووەکەم لەگەڵ خوێندکارەکانم عاشقم بە پێگەیشتنی مناڵەکانم بێبەشە بم لە چێژەکان، چێژە مادیەکە. بەڵام لە قوڵایی مامۆستایەتی من بریتە لەو ڕەزامەندیە پلە دووەی کە دەستمەکەوێ لە ڕووی ڕۆحیەوە ئەمە من پێگەم. ئیتر ئەمە نییە من بم بە سۆفی و بم بە بابەتانە، بابەتە معنەویە حتا بێبەشبوونەکە لە چێژەکە ئالەویە ئەبێتە سنتە لە ناو منە. یعنی کاتێک کە من تەمەنم دانێم و شەو ناخەوم و شت ئامادەکەم بۆ خوێندکارەکان و بەیانی لەگەڵ یانە هەموو ئەمانە خۆ لە ئیسلاحەتی خۆم کەمە بێتەوە. ئەتوانم تەکنیکانەی بەکاربێنم کە مامۆستا دکتۆر ئاماژەی پێدا لەسەر حەسانەوەی خۆم لە بەرامبەر کەم پەروەردەبوونی خوێندکارەکانم، بەڵام کاتێک کە بەڕۆح مامەڵە لەگەڵ ئەم بابەتە ئاکەم ئەمە لە ڕاستیە فەزایەکی تری خوێندن دروستە بێ، جۆرێکی تر مامەڵەکردن دروستە بێ، نالیگوتنی مقتەدا شەمع ئەمانیە باس وەکو مۆم ئەسووتەی و بەڵام هیچ قڕقڕێکیش ناکەی، هیچ دەنگ و باسێکیش نییە. فەزیلەت بوون هەنێ لە پرسیارەکان ئەوەیە من بە ژیانم بە ژیانی مامۆستایەتیم لە ناو
خوێندکارەکانمە ئەبمە مقتدای ئەوان وەڵامی باسی پرسیاری فەزیلەت کرا ڕاستەکەی تاوکەری ئەم بابەتێکە بەلامەوە زۆر گرنگە سەرکەن فەزیلەت توانایەکە لە مرۆڤ هەیە بەڵام نەبەسراوە بە شوێنێکی مرۆڤەوە هەنێ لە فەیلسوفەکانی فەزیلەت ئەرستۆ پێش هەمویان ئەڵێ فەزیلەت بریتیە لە توانایەک لە مرۆڤە ئەو نمونەیە گەێنێتەوە وەک توانای شکال لە ناو شوشە توانای شکال لە ناو شوشە لە کام بەشی شوشەکایە لە هەموو گیانی شوشەکایە ئەکرێ من دەست ئەهلی فەزیلەت بێ چاوم ئەهلی فەزیلەت بێ ڕۆحم ئەهلی فەزیلەت بێ ڕەفتارم ئەهلی فەزیلەت بێ چۆن توانای شکان لە هەموو بەشەکانی شوشەکە هەیە توانای فەزیلەت من بوونیش لە هەموو بەشێکی منابوونی هەیە من بە هەموو بوونمەوە ئەهلی فەزیلەتم یەکێ لە سەرەکیترین فەزیلەتەکانیش لە ڕاستیە کە بۆ فەزای خوێندن کە زۆر گرنگەوە ئەو مامۆستانش کە تەشریفیان ناوە لە ڕێگەی دوورەوە فەزیلەتی ئیشتیاقە بۆ حەقیقەت هەنێ لە فەیلسوفەکانی پەروەردە باوەڕیان وایە لە سەدا 90 پرۆسەی پەروەردە دروستکردنی ئیشتیاقە بۆ خوێندکار هاری فرانکفورت فەیلسوفێکی ئەمریکیە کە من زۆر خۆشمەویست ئەم ساڵانەی خێرپێران ئەمریکای کرد باشە هاری فرانکفورت ئەڵێ کێشەی ئەمڕۆ نەزانینی حەقیقەت نییە نەزانینی حەقیقەت نییە هەر حەقیقەتێکم بووە ئێستا توانم پایەکەم لەبەردەستمایە من ئێمە ماومە لە ئێران بوو فەقێ بووم بەخوا لە محافەزەوە چوم بۆ کتێبێک بەس ئێستا لەناو کۆمپیوتەرەکەمان لەگەڵ دکتۆرین هاتووم لەناو کۆمپیوتەرەکەمان 50,000 کتێبی تایە حەقیقەت لەبەردەستی هەموومانایە داتا لەبەردەستی هەموومانە کێشەکە ئەوەیە حەقیقەتمان بەلاوە گرنگ نییە پەروەردەی ئێمە تەنها ئەوە بتوانێت بۆ مامۆستا و خوێندکارەکان ئەوە ئینکە حەقیقەتی گرنگی حەقیقەت چییە و حەقیقەتە گرنگەکان چین کە ژیانی ئێمە گۆڕن ئەگینا ئەگەر پرۆسەی پەروەردەی خۆمان لەسەرەوە دابڕێژین کە زانیاریەکان بە خوێندکارەکانمان بگەین ئەو خوێندکارەکان پێش من کەوتووە زۆر لە پێش منەوەیە کێشەکەی ئەمە بە بۆچوونی من ئەمەیە لە ڕاستیە خاڵی دواتر لە خزمەتانە ئەرزکەم کارل پۆپەر ناو کە ناوی هەیە لای ڕۆشنبیرەوەمان بۆ بەرمان هەیە بۆ بەر یەکێ لە مرۆڤە ڕۆحانیەکانی تەمان فەیلسوفێکی پەروەرشیاری یەهودیە پیاوێکی زۆر گەورەیە کتێبێکی هەیە بە ناوی من و تۆ ئەڵێ هەموو کێشەی مرۆڤایەتی ئەگەر بتوانین وەرچەرخانێک بکەین لە نێوان من و ئەوەوە بە ئینگلیزیەکەی بڵێن I and it من و ئەوەوە بگوازمەوە بۆ I and you من لەگەڵ مامەڵەکەمان لەگەڵ ئیتا مامەڵە ناکەم بە کورتی ئەو ئامرازێک نییە لە بەدەستی منە ئەو شتێک نییە تەنها زانیاریەکانی من وەرگێ ئەو مرۆڤێکە من و ئەو بە یەکەوە گفتوگۆکەین ئەو یووە ئەو ئیت نییە ئەو شت نییە مامەڵەی نێوان دوو مرۆڤ ئیتر ئەو لێرە عەقڵی ڕەخنەگرانە دروستە بێ هەر ئاواش من مامەڵەم کرد ئەو ڕێزم لەو گرتۆ بە فەزیلەتەوە مامەڵەم لەگەڵا کردووە وەکو حتا کۆڵێ با بڵێن گۆشت و ئێسقان سرم نەکردووە وەک مرۆڤێ مامەڵەم لەگەڵا کردووە ئەبێ ئەم مامەڵەش لە ڕاستیە وەربچەرخێ سەبارەت بە باسی موچە و ئەم بابەتانە و کێشەی کە ئێمە لە ناوی ئاژین بە دڵنیایە کێشەیە مامۆستا بەڕێزەکان لە فەلسەفەی مامۆستایەتی بوونە مامۆستا موچەی پێویستە بۆ فەلسەفەی موچە من کورسم هەبووە لەسەر کار لە فەلسەفەی کاری ڕاستەکەی زۆر بە دوواداچنی مەسەلەم کردووە مامۆستا موچەی پێویستە لەبەر ئەوەی کە سەربەخۆ بێ من بڕیارم داوە بۆ مامۆستایەتەکەم بژی بە ڕۆحە و مامەڵە لەگەڵاکەوە عشقم بەڵام ئەگەر سەربەخۆ نەبم ناچارە بم لەسەر حسابی مامۆستایەتیەکەم ئەو کارە ئەنجام بم ئەمە کێشەی سەرەکی کۆمەڵگەی ئێمەشە حتا لە بواری سیاسیشە مرۆڤی سیاسی پێویستی بە سەربەخۆییە ئەندام پەرلەمانی پێویستی بە سەربەخۆیی لە موچە ئەگەر وان نەبێ ئەوە حیزبەکە ئیکڕێ لەناو پەروەردەشا بە هەمان شێوەیە خاڵی دواتر کە قسەی لەسەر کەم سەر کە مامۆستا بەڕێزەکان ینی کاتێک کە من بە عشقەوە مامەڵەم لەگەڵ ئیشەکەی خۆمان کرد کە بریتە لە مامۆستایەتی ئەوە هەموو ژیانی من ئەبێتە مامۆستایەتی تەنها بەشێکی بریتە لە ئامرازەکانی بەکارهێنان وەک چۆن کەشتیەک لە ناو دەریایەکە سەرکەن کەشتی خۆی بۆ خۆی تەختەیەکە ناجوڵێ ئەمە شعرێکە لە مەولەنا جەلالەدین ڕۆمیۆ خزمەتی منەکە کە فکرەکە بە خزمەت ڕسان بکەن کەشتی لە وشکانیە نابزوێ ناجوڵێت ئەو کەسەی لە وشکانیا سواری کەشتی ببێ خەڵکی پێکەن وەکو چۆن بە حەزەتی نوح پێکەین ئینەهم کانوا منه یەضحەکون پێکەین بەڵام ئەو کەشتێکە تەختەیەکە بیخە ناو دەریا و بزانن دەریا چۆن ئەبێتە ڕۆح و ئەو کەشتی ئەجوڵێنێ ئەوەی کە ئێمە ئیشی لەسەرەکەین منهەجی پەروەردە و ئەوەی کە وەزارەت دایناوانە تەنها کەشتێکی دەگیانە
ئەبێ بچێتە ناو دەریای پەروەردە و مامەڵەی ڕۆحی فەزیلەتەوە. بابەتەکە هەر ئەمەیە، ینی ئەگەر بتوانین ئەو کارە ئەنجام بین لە ڕاستیە کارێکی گەورەمان داناوە. سەکەن پرسیار لە هین کرا جیاوازی تاکە کەسی، یعنی من فەزیلەت پێم ئەڵێ ئەگەر ئەهلی فەزیلەت بم حساب بۆ جیاوازیەکەی تۆش بکەم لە خۆمە، تۆش وا لێ نەکەم وەکو خۆم لێبێ. ئەخیر خاڵ لە خزمەتانە عەرز بکەم سەکەن باسی فەزیلەت ئەو سەوەڕێزەکان تەنها ئەوە نییە شتێک بێت کە لێرا مەخو بڕگەی منێرا بەکان تەمان ئەمەی من هینەکە نەزەریەکە لە پەروەردا لە شوێنان تیژیشم لەسەر کردووە، بەڵام سەکەن فەزیلەت خودی معریفەشە. ئەم خاڵم بەلاوە گرنگە خودی فەزیلەت. ئێستا نەزەریەکمان هەیە، ئافرەتێک هەیە کە من وەکو دایکی خۆم سەیرەکەم، ئافرەتی بەتەمەنە لە قوتابخانەی فەزیلەت و ئەوانە بەناوی زاگزبسکی. زاگزبسکی بەئەسی پەیوەندی نێوان معریفە علم لەگەڵ فەزیلەتە ئاکا، ئەڵێ هەر خودی فەزیلەتە ئەخلاقیەکان ڕەچاوکە معریفەش دروستە بێ. بۆ نمونە من ئەهلی فەزیلەت بم بێلایەنانە مامەڵاکەم، دەمارگیر نابم، ڕێی خۆم بەسەر بەرامبەرەکان هەسەپێنم بە شوێن حەقیقەتەوەم. هەر خودی ئەم فەزیلەتە معریفیانە دەی من لەگەڵ خوێندکارەکەشمان مامەڵاکەم ئەبێتە هۆی دروستبوونی معریفە. بۆیە ئەو باوەڕی وایە فەزیلەت و معریفە یەک شتن. من ئەگەر ئەهلی فەزیلەت بم هەر ئەو ئەهلی فەزیلەتەوە ملێکە حەقەتم بەلاوە گرنگ بێ، بە دوواداچوونی بکەم، بێلایەنانە مامەڵە بکەم، خۆم نەسەپێنم بەسەر خەڵکیە، فێری هونەری گوێگرتن بم، لەوانتر گوێ بگرم. ئەو شتانی کامڕۆ عەقڵی ڕەخنەگرانەم هەبێ، ئەوە خۆی بەخۆی فەزیلەتە. یعنی من بێلایەنانە عەقڵی ڕەخنەگران یعنی چی ئەمە؟ عەقڵی ڕەخنەگران خۆی بۆ خۆی یەکی لە فەزیلەتەکانە. ئەلێراوە ئیتر بۆ خۆی ئەمانە دەرەنجامی ئەم جۆرە مامەڵە فەزیلەتمەندانە معریفە دروستە بێ، پێوتێ نەزەریەی فەزیلەت بۆ معریفە. ئێستا چەند فەیلسوف هەیە لە دنیا بەرگری لێکەن و سەرمێشان. زۆر سپاس. دەست خۆش دکتۆر جان، زۆر سپاس. دەستان خۆش. مامۆستا ڕەوازە نابێت فەرموو. وەکو تێ پرسیارەکان لەسەر ئازادی کە هەمانە، زۆرینەی پرسیارەکان سێ پرسیارم لەسەر ئازادی لێکراوە. ئایا ماتوانین مامۆستایەکی ئازاد بین لە کاتێکا سیستەمی وڵاتەکەمان خێڵە چیە؟ من پێم وایە جارێ وشەی خێڵ ئەو کێشە زۆرم نییە لەگەڵ یا کە ناوەندەکانی ڕۆشنبیری کوردی لەگەڵ یا هەیەی خێڵ لە ئێستا لە سیستەمی ڕۆشنبیری کوردی کراوەتە دەرەوە کە ئەو بە بڕای من غەڵەتێکی زۆر گەورەیە لە کاتێکا خێڵ دروستکردنی کۆد و بەهای کللتوری ئەو کە مامۆستا هاوکار باسی کرد. ئێمە ئێستش باجێەوە دەین کە 5,000 گوندمان لە ناو چووە، لە ناوبردنی ئەو گوندانەمان بەشێکی زۆری پەیوەندی بەوە هەیە کە ئیتر دابنەریتەکان لە ناو سیستەمی پەروەردەیە ئەمە ناتوانین جاریتر دروستیکەینەوە. ئەلبەتە نیا تێبینیم لەسەر وشەی خێڵ هەیە و بێ زۆریش بە حەزەرەوە لەسەری قسە بکەین و زۆر عەقڵمەندانە لەسەری بدوین، بەڵام هۆکاری ئەوەی کە ئێمە بە شێوەیەکی گشتی ئازادیمان لێ گیراوەتەوە خێڵ نییە، بەڵکو غیابی عەقڵە، غیابی معریفەیە. ئەو جێگەی کە ئێمە پێویستمان پێیەتی زیاتر بە خۆمانە بچینەوە هەڵگۆزینی ئەو توانە عەقڵەیە لەم کۆمەڵگەیە. من ئاماژەم بەوە کرد 180,000 مامۆستا لەم وڵاتەیە هەیە. ئەم 180,000 مامۆستایە پێش هەر شتێ پێویستی بۆیە ئەرک و بەرپرسیارەتی پەروەردە لە ئەستۆ بگرێ. ئەبێ ئێمە شکستی سیستەمی پەروەردە بە شکستی خۆمان بزانین، چونکە ئێمە ئەگەر مامۆستا بین ئەو شکستە لە ئەستۆی تاک بە تاکی ئێمە هەر ڕۆژێ مامۆستایانی ئەم وڵاتە پێکەوە هەر 180,000 کەمتر و زیاتریان ڕێکەوتن لە نێوانی خۆیانە مانەفێستۆیەک بنووسنەوە، مانەفێستۆیش بناو بنێن مانەفێستۆی جۆرێک لە شکستێنان کە ئێمە پێکەوە دانیتیانین شکستمان هێناوە لە بەرامبەر ئەوەی کە سیستەمەکە پەروەردە بکەین. لەو ڕۆژەوە ئێمە توانین بڵین گەیشتوینەتە خاڵی سفر، چونکە ئێستا لە ژێر سفرەوەین. کاتێک کە یەکەم خشتماندانا گەیشتینە خاڵی سفر، ئەو کاتە وردە دەستەکەین بۆی بەرەو جێگەی بڕوین کە پێکڕا پێکەوە کارەکە بکەین. ئەم تۆپە هەمیشە لە ساحەی هەموو بیرکەرەوەیکی کوردایە، لە ساحەی هەموو پەروەردەکاریشی کوردایە، چونکە ئەو پرسیاری کە ئەفەرمێت ئایا ئێمە توانین ئازاد بین لە ناو سیستەمێکا کە دەسەڵاتی بەسەرمانەوە هەیە، بەڵێ ئەتوانین ئازاد بین. تەواو ئازادی ڕەها نابێ گومان، چونکە هەمومان بەسراوینەتەوە بێکەوە، بەڵام ئەتوانین ئازادیەک بەدەست بهێنین، چونکە دەسەڵاتی ڕاستەقینە هەمیشە لە ناو کۆمەڵانی خەڵکایە. هیچ هێزێک نییە بتوانێت ڕێگر بێ لەو دەسەڵاتە ڕاستەقینەی کە لە ناو کۆمەڵانی خەڵکەوە هەڵەقڵێ بە مەرجێ خەڵک هەست بەو دەسەڵاتی خۆی بکات، توانای بینینی ئەو دەسەڵاتی خۆی بێ. ئەوانش کە توانای بینینی زۆرترینی دەسەڵاتەکان ئێمرۆ ببیرکەرەوەکانن. لە ناو سلکی برۆ ببیرکەرەوەکانە ئەو شتەیە کە پێوترێ مامۆستا، ئەو شتەیە کە پێوترێ پەروەردەکارەکە. پرسیارێکی ترمان لەسەرەوەی فەلسفەی پەروەردە چۆن دەتوانێت بنەماکانی بنەمای ئەخلاقی دروست بکات. بە بڕوای من فەلسفەی پەروەردە هەر لێوە توانین قسە لەسەر پرسە ئەخلاقیەکان بکەین و دروستی بکەین. بۆ نمونە ئێمە وەکو میلەتی کورد چەند کێشەیەکی زۆر گەورەمان هەیە. یەکێکیان نەبوونی دەوڵەتە، یەکێکیانەوەی کە زۆر پەرتوبڵاوین، هەرێکەمان باسی شتێک کات و لە بڵقی خۆیان باسێکات وازانێ ئەوەی کە لە پەنجەرەکەی ئەوە دیارە هەموو وێنە ڕاستەقینەکەیە، توانای گوێگرتمان لە یەکتری زۆر کەمە.
فەلسفەی پەروەردە ئەمانەت ئەتوانێت هەمووی بۆ کۆ بکاتەوە بڵێت کۆی ئەم ناتێگەیشتانە پەیوەندی بە شتێکەوەی پێوترێ نەزانی یان جەهل کەواتە ئەتوانی لە ناو بنەمای فەلسفەی پەروەردەکەیە دوژمنێک دروستکەی کە ئێمە بە بەردەوامی پێمان وا بۆ عەرەب و تورک و فارس و نازانم چی دوژمنمانە و زۆرترین دنیابینی خۆشمان لەسەر دژایەتی دوژمنەکەمان هەڵچنیوە لە بری ئەوەی قسە لەسەر دوژمن بکەین لە پێشا دێنەوە قسە لەسەر خۆمانەکەین وڵین دوژمنی ڕاستەقینە جەهل ئەو کاتە کە دوژمنی ڕاستەقینەمان کرد بە جەهلمان کرد بە دوژمنی ڕاستەقینەی ئەم کۆمەڵگەیە هەمومان ڕۆژانە بەردی لەگەڵاکەین بە شێوەیە لە شێوەکان بەرەنگاری لەگەڵا دروستەکەینەوە پرسیار لەسەر مامۆستا سەنتەری و قوتابی سەنتەری من احترامی زۆرم بۆ مامۆستای گەورە و خۆشەویستی مامۆستا تەحسین هەیە من بەتەواوی پێچەوانی مامۆستا تەحسین بیرەکەم لە بواری قوتابی سەنتەری و مامۆستا سەنتەریە من پێم وانییە مامۆستا سەنتەری کاری شەوتۆی بۆ کردبووین لە ڕابردووە پێم وایە زۆر باشەکەی نەگەر گومان لە مامۆستا سەنتەری بکەین چەند چیرۆکێک هەیە کە ئێستا توانم بیژەرمەوە چونکە مامۆستا سەنتەری بە گشتی چاوی لە ڕابردووە ئەوەی کە ڕابردووە ئەینشتاین قسەیەکی زۆر جوانی هێڵێ من زۆر هەوڵمدا مرۆڤێکی ناڕەسەن نەبم ناڕەسەن بەو مانای قاچێکم لە مێژوەکەی خۆما هەبێ قاچێکشم لە سەردەمەکەی خۆما هەبێ هەرەوە نەبێ هەردوو قاچم لە مێژووا بێت و هیچم لەم سەردەمایان نەبێ بەڵکووە بێت لەو نێوەندەیە دابەش ببم من هاوڕێک بۆی جەرامۆتی لە ساڵی 90ەکانە تازە تەلەڤیزۆن هاتبووە ناو تایارەوە بانگەشتیان کردم بۆ ئیسرائیل وەکو سەرپەرشتیارێ لە بەریتانیا بچم لە پاڵ یەکێک لەو جوانە دانیشتم کە ئوسوڵیەکانن کڵاوێکیان بەسەرەوەی و تیفتیفە و شتیان هەیە ئەوانە من تەلەڤیزۆنەکەم دایگیرسان ئەچین بۆ تەلئەبیب ئەو یەکسەر ڕووی کرد بەو دیوار منوتم بۆ ڕۆکەی بەو دویاویش وەڵام من نابێت لە دینەکەی ئێمە سەیری تەلەڤیزۆن بکەین بە شتێکی ڕێگە پێنەدرا حساب بۆکێ وتی بۆچی وتم بۆچی ژووتی لەبەرەوەی کە هەلە باو باپیرانەوە هاتووین مامۆستاکەش وتی باشە منیش لێم پرسی باشە کەواتە باو باپیرانت ینی باوکرد لە خۆت عاقڵتر بووە وتمی بەڵێ بەتەشید باوکرد لە خۆم عاقڵتر ئێوتوی کەواتە باپیریش لە باوکە عاقڵتر بووتوی بەڵێ باپیریش ئێوتوی کوڕم ئێوە ڕۆژ بە ڕۆژ دەبانگترە بنەگەر وابێ هەتا بێتەوە بەرەو عاقڵتر ینی ئەوە خەتەری ڕوانینە لە مێژوو خەتەری ئەوەیە هەموو هێلکەکان بخەیتە سەبەتی مێژووە یاخود ئەو شتەش دووبارە بکەیتەوە کە پێشتر چەندین جاریتر تاقی کراوەتەوە لە دێیەکی نزیشی عربەت کە من ناوی و دێ نابم نەکات لەوە چ خۆشمە خەڵکی بەڵام بۆی نەکاتەکەیشە خەڵکیەوە بۆ یەکەمین جار تەجی لە چێتەوە دێ تەجیلەکەش شریتێکی شیرین و فەرهادی لەسەرە شیرین و فەرهادەکە داگیرسێنەوە یەکەمین جاریشە هەموو خەڵکەکە گوێی لێگرن بزان ئەم شیرین و فەرهادە چێم چیرۆکە وڵات گوێ لێگرن و لە ئەخیرە شیرین و فەرهاد بۆ یەکتری نابن و چیرۆکە بە مەعساتیشی گەورە کۆتایی ئیتر زۆر لە تااقەتە من هەڵێنەمە چیە مە بۆی کۆبنێت ناچارەڵێن چی بکەین باشە لە کاکە شریتەکە هەڵکەرەوە بیخەرەوە ئەوڵ ئەم جارەی کۆمەڵێ مەڕەکەین بەخێر بەش مەخوایە بۆ یەک دەزانین چەندین جارە و شریتە هەڵەکرێتەوە و هەموو جاریان مەڕاناکرێتەوە بەخێر و هەر ئەمانە جانی شێوێت بەڕاستی خراپەکەین ئێمە ئەگەر بەدگومان نەبین بەرامبەر ئەو سیستەمەی کە ئەمڕۆی بۆ دروستکردین ئەو سیستەمەی ئەمڕۆی بۆ دروستکردوین ئێمە هیچ قەرزاری نین و ئەکەر قەرزاری خۆمانی کە زۆرترین گومانی بخەینە سەر کە زۆرترین تیشکی بخەینە سەر پرسیارکی زۆر جوان کرا بۆچی من خەمی کاتەکەمە بۆیە بابەتەکانتان بۆ هەڵە کڕوزێرم داوای لە بردەکەم بۆچی بخوێنی لە کاتێک ئەمە نەدامزرانمان هێنە پیشەیەکمان دەسەکەوێت من لەم ڕۆژانە لەگەڵێکە لە بازرگانە هەرە گەورەکانی سلێمانیا دانیشت بووم ڕووی تێکردم و دوای ئەوەی مامەڵێکی بازرگانیمان هەبوو کۆتایی پێهات وتی ئەرێ تۆ پیشەکەوت چییە؟ وڵام زیاتر سەر بە دنیای پەروەردە و ڕۆشنبی وتی هینن یعنی ئەهلی کتێب وشتن تم بەڵێ کتێبی شەخوێنینەوەمان وەشی نووسین وتی کەواتە ئێوە زۆر سەر بە دنیای خەیاڵن وانە ئیترە و تەوان جنێوەکەی پیا بووم دەردی شەخرەزا هەڵێ منیشە بێت هەجوێکت بکەم ئەمما مفید و مختصر ڕوون تێکردم ڕاستەکەی ڕەنگە تۆ دنیای عەقڵ وە کتێب بە دنیای خەیاڵ بزانی لەبەری لە کاری ڕۆژانە تا پێویست بە عەقڵ نییە زیاتر پێویست بە پەیوەندی حیزبەکانی خۆتە پێویست بە ئەو شتانەیەکە لەسەری هەڵکەوت لەبەرەوە مامۆسانی خۆشەویست ئەبێ بیری خوێندکاری بخەینەوە کە عەقڵ مامەڵەیەک و دراوێکی ڕۆژانەیە ئەگەر دامەزراندنی نەبێ ئەو دراوە ڕۆژانەیە کە بەهاکانی پێ لەسکادرێ کە ئەتوانێت دنیامان بۆ ڕوون بکاتەوە چونکە لە عەقڵ بترازێ فریاد ڕاستێکی ترمان نییە تەنانەت ناسینی خوش لە ڕێگەی عەقڵێکی باشەوە کرێ خواناسێکی باشیش تەنها و تەنها بە عەقڵێکی باش دەتوانێت پەروەردە بکرێت لە ڕست لە پرسنوەمە کۆتایی قسەکانمە لە شەستەکاناڵن وەسێتی تۆ چییە بۆ مرۆڤایەتی لە 63 BBC مقابلەیەکە لەسەر یوتیوب هەیە توانن سەیریکەن ئەڵێ دوو وەسێتم هەیە یەکی جانەوەی هەرچییان پێوتن یەکسەر بڕای پێمەکەن لێکی بدەنەوە بزان وایەوانە ئەوە سێتێکەم دووهەم یەکتریتان خۆش بێت چونکە خۆشویستن لە معریفەوەیەت لە ژیریەوەیەت هەرچی جەهلی شەڕق دروست دەکات
ئەو دووشتە خۆتان بپارێزن بۆیە بەڕاستی ئێمە زۆر پێویستمان بۆیە معریفە بهێنینەوە ناو کۆمەڵانی خەڵک عەقڵ لەسەر دەستی مامۆستا پێشەنگەکانمان جارێکی تر تۆخ بکرێتەوە بکشێنرێ بۆی ئەو نموزەجە بێتە مای ئەوەی کە ئەو ڕووناکیە کە پێویستمانە بۆی بەردەمی خۆمانی پێبینین نورەکەیمان بەرکەوێت و ڕووناکمان بکاتەوە. زۆر بارودۆخێک هەیە کە ئەم پێی گەیشتم پێی دەگوترێت ئەم پێی دەڵێن بە ئینگلیزی پۆلیسی هیپۆکرسی، یعنی دووڕووی لە سیاسەت گوزاری پەروەردەی دووڕووی هەیە. مەبەستم لە دووڕوویش چییە؟ پشت دەبەستم بە تیۆریایەکی ڕێکخراوەییە، یەک نەگرتنی کردار، قسە، بڕیار. لە بە درێژایی چەند ساڵەی ڕابردووی دەرکردنی سیاست و سیاست گوزاری پەروەردەیی زۆربەی هەرە زۆری ئەو بڕیارانەی کە لە وەزارەتی پەروەردە و لە ناو قوتابخانەکانەوە بەرجەسە دەکرێن لێ دەرەچێ و لێ بەرجەسە دەکرێن لە نێوان وتە و کردار و بڕیاردا یاخود وتە و بڕیار و کرداردا یەک نەگرتن هەیە. بۆیە دووفاخی دروست دەبێت، دووڕووی دروست دەبێت، ئەو سیاست گوزاریە دووڕوویە دروست دەبێت. زەمانێکی زۆر تێپەڕیوە بەسەر دووڕووی بەسەر دووڕووی وانە چەند ساڵە ئێمە 25 ساڵمان تێپەڕاندووە حاڵم لە بیرکاری کەشم. ئەمە واقعێک دروست دەکات لە ڕووی علاقاتی کۆمەڵایەتیەوە لە ناو پەروەردە لە ڕووی علاقاتی پێداگۆژیەوە لە ناو پەروەردە کە ئەم جۆر لە پرسیارانە دروست دەکات. ئایا مامۆستای تەکنیکار دروست دەکات یان پەروەردەکار؟ دکتۆرەی فەرمووی ئەم بەدڵنیاییەوە دەبێت بە تەکنیکار، بەدڵنیاییەوە مامۆستا دەبێت بە بێباک، بەدڵنیاییەوە مامۆستای بێباکمان بۆ دروست دەبێت. چونکە مامۆستا ناچارە بۆ ئەوی پێناسەی پەروەردە بکاتەوە دەبێت بچێتە پشتی تێگەیشتنی سیاست گوزاری پەروەردیەوە. لای مامۆستا بەجێرەی تێگەیشتنی من بێ مامۆستای کەرتی گشتی پەروەردە زۆر لەوە گەورەترە کە لە قوتابخانە دەگوترێتەوە. مانای چییە؟ مانای ئەوەیە پێناسەی وەزارەتی پەروەردەیان پێناسەی نەتەوەیمان بۆ پەروەردە لەژێر حکومڕانی خۆمان کورتی هێناوە. خەیاڵی مامۆستا زۆر فراوانترە لە پێناسەی دەوڵەتیمان یاخود حکومیمان بۆ پەروەردە. لەوانەیە پێناسەی مامۆستا بۆ وەزارەت بۆ پەروەردە بریتی بێت لەوەی کە ئایا بنمونە مامۆستا بە شێوەیەک وا دەرس دەڵێتەوە کە قوتابی بکاتە ئامانجی هەموو هەوڵێکی یاخودنا. مامۆستا دەڵێت بۆ من ئەوە گرنگ نییە، بەس ئەوە گرنگە، بەس ئەوە بەس نییە. بۆ من تەڵەبە مرۆڤە زۆر پێناسەی من بۆ پەروەردە گشتگیرترە لەوەی کە پێناسەی وەزارەتی پەروەردە دەیکات. جا بۆیە بێباچی هەڵەبژێرێ بۆی بچێتە پشتی. ئاجا ئەگەر خەمەکە لێرەدا پەروەردە بێت، خەمێکی تر خەمی نەبوونی مەعاش و نەهاتنی مەعاش و ئەمە بەشێک نییە لە داتان بە تێبینیکردن ئەو قسەیە دەکەم. ساڵ لە دوای ساڵ کەڵەکەبوونی جۆرێک لەوەی کە هەرچی من دەیکەم دەرەنجامی نابێت وەکو مامۆستا. جاوا چاکە من خەمی شخصی خۆم بخۆم لە دەرەی سیستەمی پەروەردەیەکە. مامۆستا دەناسم 6 مانگ بەر لە ئێستا پارەی دەیگوت 3 مانگمان تێپەڕاندووە مریشکمان نەبووە بیخۆین، ینی پارەمان نەبووە مریشک بکڕین. ئەم مامۆستایە چۆن بێباک نابێت، چۆن ناچێتە پشتی هەرچی سیاست و سیاست گوزاریەکی پەروەردەیە حتا لە ناو قوتابخانەکەش. ئێستا من ئاگادارم زۆربەی مامۆستایان جۆرێک لە ڕێککەوتن هەیە لەگەڵ ئیداری قوتابخانە لە قوتابخانە گشتەکان 3 ڕۆژ دەچێتە دەوام، 2 ڕۆژ لە دەوام نەی یان دەرسەکە دەخوێنێت دەچێتە دەرەوە. جۆرێک لەو گرێبەستە دروست بووە، گرێبەستە ئیداری پەروەردەیە دروست بووە کەوا دەکات ناچارە بێتە بەدیل بۆ ئەو واقعی دروست بووە. من و تۆ هاوڕای بین یان هاوڕای نەبین ئەوە واقعەکەیە. بێگومان هاوڕای نین، بێگومان ئەوە دەرەنجامی باش نابێت. ئەم پێشم وایە هەر ئەوەیە وا دەکات ئەم پاڵنەرە گەورەیە وا دەکات شتێکی ئاوا پانەڵی فام پێویست بێ بۆ دووبارە بوونەوە. هیوادارم چەند فامی تر هەبێتن بۆ ئەو شتە. مامۆستا ڕەوا جوابی ئەوەی دایەوە چ جۆرە وەڵامێک مامۆستا زانە بۆ تۆ چ جۆرە وەڵامێک بدرێتەوە بۆ ئایا یعنی کە تەڵەبە دەڵێ قوتابی پرسیار دەکات من چی بکەم کە ئیشێکم پێ نادات شەهادەکەم. مامۆستای بەڕێزم مامۆستا هاوکار گوتی پێناسەی چەمکەکان نەکران. من تێگەیشتنی من مامۆستا هاوکاروانی مامۆستای خۆشەویست تێگەیشتنی من ئاوایە ئێرە جێی دەرز نییە،
جێ قسەی معریفی گشتی فکریە و پێشم وایە کەوا مامەڵە بکەین تەوەقعەکەیت جێگەر خۆی داتاشێمانە شتەکان من پێم وایە لە دەرەنجامی قسەی هەمومان بێگومان پێناسەی مۆراڵی پیشەیی کراوە بەڵام دەبێت داتاشرێت جا وەگادارم هیچم نەپەڕاند بێ قوتابی سەنتەری و مامۆستا سەنتەری مەزم دکتۆر عەبدوڕەحمان سەید ئەحمەد دەناسن زۆر جوانتر مامەڵە لەگەڵ ئەو شتە دەکات لەگەڵ ئەو پرسیارە دەکات دائیم من و مامۆستا عەبدوڕەحمانیش چۆن سەیری ئەو جۆرە لە پرسیارانە دەکەن دائیمەن وا مامەڵێ دەکەن کە بەشێکن لە مەنزومەیەکی گشتی مامۆستا سەنتەری تۆ دێ بەتەنها جۆرێک پرسیار دەکەیت تەنها لە ناو سیاقی چوار دیواری پۆلێکە ئێمە مامۆستا سەنتەری یان قوتابی سەنتەری کێشەی ئەو دوانە هەبوون و نەبوونی خراپی و باشی یەکێکیان لەگەڵ ئەوەی تر بەشێکە لە مەنزومەیەکی گەورەتر بەشێکە لە تەواوی کۆمەلگای ئێمە ئەگەر 5 ساعت لە قوتابخانە بین باخیتری ژیانمان لە ناو کۆمەلگا بەسەرە بین تێگەیشتنی ئێمە مامەڵەی ئێمە لەگەڵ دەرەوە ڕەنگە داتەوە لە ژوورەوە وەکو مامۆستا جا ئەم تەفسیراتە دێنی دەبێت بە بەشێک لە عملی لە کردەی ڕۆژانەمان وەکو پیشەگەر وەکو مامۆستا ئەمە کاریگەری دەخاتە سەر ئەوەی کە من چۆن مامەڵە دەکەم لەگەڵ ئەو شتێک کە مامۆستا ڕەوا لەسەردا باسی کرد ئایا ئێمە وەکو مامۆستایان چەندە هەوڵە دەین پیشە پەرە بە خۆمان بدەین لەسەر ئاسی ڕۆژانە معریفەمان پەرە پێ بدەین یاخودنا جا ئەوە وەڵامی شل و شەوی منە زۆر سپاس دەست خۆش دکتۆر بمبارن کاتم گفتمان ذلك عرض ما بك على خطة أنا عرض من سقاسي فاهمك سقاسي برست عندك أنت كنت عندك نوديرا أبي صواب إما هاتين خزانة برست عن بدنيا يوم بخوم هذا والله أنا كونكريتي ما بينه أو برسالة يعني كي هذا بنشر والله أنا كونكريتي ما بينه إما يوم هيك هو نك برسال بابتي قريم أويش كشيء برودي والله إما برسال إما أقدر تواني لتفن بيك أو برسالة كان بابلين دلالة تدخل والله ما كيف جاي برست على نام كاتا أتواني أول كده نا أكره كسر كشبه لبري أواني تر والله يوم برسالة كده قبعتهم كبرودة شيء وما وصلت شيء وما بعدنا أنا ناني كم إما كاتا كملو فيك برزة توا نسأل يشتكي أبينه كأشي تسر بالك شتكي يعني دولتر أبينه أما بتاعنا بو والله مين بو برزبونه ويك كأما شتكي تبيني كلو بيجنا ما بينيوا نقول قلتني والله نكون كونكريتي حسب هل أويك ما وصلواش فنوي حرمة بو بابتكي سكن ما صبر زكالن كألم ما وتوما ما سنتري أبي جاي كده للرابردو قراي لنا وفكري ديني شا رابردو مذمومة زمكراوة إن نتبع إلا ما ألفينا عليه آباءنا مثلا شنو هو كلام بابا كيران ما نقول هاتوتو ما وصل تدريس كان لا زانستي أنثروبولوجيا إذا زانستي أنثروبولوجيا لسه كان لو بيش يعني من سديكستا بوش كان يبراوز لكونيو كان بابا يسأل لنا خدي شارستانية الرجعة زانستي أنثروبولوجيا وتسنتر زانستي أنثروبولوجيا يكلوا بتاني زانستي أنثروبولوجيا كبيوندي ببرود شواهر خلنا كان بابا كان خوي الكولتورا ولا كولتوري استيما او يك الزيني متانا هي سوشيال ميديا او انترنت وام بابا تاني ايوا ازانن كام كولتوريه اغوازريتو بخير كان بلام كي او يغلايكاتو كم بشي ام كولتورا اللي بخير كم بشي ناغا وابي تشود نجلي تيمغات فوزاني اللي كان الكولتورا ولا غير السوشيال ميديا ولا غير أبي ما مستعد بيك يشتبك رجلي لريو بابا تبع من كلام ما مستعد وصلته نا أول الرابط دور رياضة نجار الرابط دي أمر راسكي همشتي أوانية من بوخم يعني لا حجرة خنومة أو إسفادي لهم كردوا يعني هدم يعني أو نام ولا فخر يعني حوت بروانا ما أكاديمي ما هي لا بكالوريوس ولا شو يعني بقوا هيك ناقور ما بويك لا حجرة كثير يبوم أزانن بابتك أونية ميثودي ما كردن في الجملة. بروا الرابطوي إمش تجواني تحقيقاتنا الرابطونا إيستك شيء حقيقة شيء باشا أو الجرينو سكر مكامن أخلاق وفضيلتش بابتك رجع جرايمية. بابتك رجع جرايمية أما خالتي زور جرينجا من علم أبي ما مصا أخلاقي أنا ما ولك معلمي أنا ما ولك أما بتانا بانجشنية بابتك رجعي سكر هميشة أو أنا رؤيا نبوة لتقداني أخلاقي كما كفيرو تي أيديولوجيا كان
ئەوانە بوون کە ویستویانە ئەخلاقیاتی ناو کۆمەڵگە بکوژن لە پێناوی یەک بابەتی ئەخلاقیە. بۆ نمونە ئەگەر فکرێک دێ ئەڵێ هەموو بابەت ئەخلاقیەکانی دیکە واز لێ بێنن تەنها لە پێناوی یەکسانیە، لە پێناوی یەکسانیە بابەت ئەخلاقیەکانی دیکە ناوەوە. من ئەوەی کە مەبەستم هەر ئەو ئەخلاقیاتی کە لای من و تۆ ناوەسا بوونی هەیە. هەر ئەو بابەتانەی کە لە ژیانی ڕۆژانەمان بە ئەخلاقی ئەزانین بۆ ڕۆحی ئەخلاقی و مامەڵە بکەین لەگەڵ خوێندکارەکانمانە بە بۆچوونی من فەزایەکی ئەخلاقی دروستە بێت و ئەوە بێتە اشتیاق و شەوق و معریفە لەناو خوێندنگە و زانکۆ و دنیای ئەکادیمیای ئێمە، یعنی ئێمە بانگێشی شتێک ناکەین گیان لەناو کۆمەڵگە، هەر ئەوەی کە لەناو کۆمەڵگا بە ئەخلاقی ئەزانن و ڕەچاوی بکرێ وەکو من بەسە. سپاس بۆ میوانە بەڕێزەکان لە دوورەوە هاتن، سپاس بۆ گوێگری هەموو لایەکتان. من لە کۆتاییدا شتێک پوختی دەکەمەوە و کورتی دەکەمەوە بۆی کەس لێرە نەڕواتە دەرێ نەڵێ چیان گوت. ئێمە لە مۆراڵی پیشەیی مەبەستمان بوو تەرکیز لەسەر ئەو خاڵانە بکەین لە دەستپێک ئاماژەم پێدا چۆن پزیشک مۆراڵی هەیە، چۆن ڕۆژنامە نووسەیەتی. هەندێک بنەمای جیهانی هەن ئێستا لەسەری کۆکن کە بە مۆراڵی پیشەیی هەژمێر دەکرێن. پێویستە مامۆستا هەڵگەری ئەم بەهایانە بێ، هەڵگەری ئەو ڕەفتارانە بێ، بەبێ جیاوازی جوگرافیا، بەبێ جیاوازی شوێن، بەبێ جیاوازی سیستەم پێویستە هەچی لەسەر گۆی زەوی مامۆستا بێ. لەو سەردەمەدا ئەم بەهانەی تێدا بن. یەکەمیان دادپەروەر بێ و یەکسان بێ. واتە مامۆستا خۆ بە دوور بگرێ لەلا جیاکاری، لە سەبنەمای زیرەکی، لە سەبنەمای ڕەگەز، لە سەبنەمای ئاین، لە سەبنەمای دەموچاو، پێویستە پێلایەن بێ بە هەموو جۆرێکەوە، بای ئەوەی ژیری و هۆشی هەبێ کە نەکەوێتە ژێر لە هەنگیریەوە. دووەمیان مەسەلەی هەلی یەکسان بە هەموو کەسەکان بدە، ئەوەش خاڵێکی دیکەیە کە پێویستە لە مامۆستای وەکو مۆراڵ حیسابی بۆ دەگەن. دەستپاک بێ، نهێنی پارێز بێ، چونکە مامۆستا دەیان نهێنی خوێنکاری دەکەوێتە لە خێزانی خوێنکاری دەکەوێتە لە جاری وایە باری تەندروستی خێزانەکانی دەکەوێتە لە گرنگە مامۆستا نهێنی پارێز بە بەپێی ئەو ستانداردە جیهانیانی ئێستا هەن. ئەگەر بێت و مامۆستایەک ئەم بەهانە جێبەجێ نەکا کەواتە مامۆستایەکە کێشەی لە مۆراڵیدا هەیە، لە ئەخلاقیدا هەیە، لە ئێتیکیدا هەیە. دادپەروەر بێ، یەکسان بێ، دەستپاک بێ، هەروەها ئاگاداری شکۆی خوێنکارەکانی بێ، هیچ پاساوێک نییە بۆی خوێنکارەکانی شەرمەزارکە بیانشکێنێتەوە تەنانەت ئەوانەی کە فێریش نابن، ئەوانەی کە گرفتیشان هەیە، دەبێ مامۆستا خۆ بە دوور بگرێت لە شکاندنی شکۆیان. خاڵێکی دیکە گەشەپێدانی بەردەوامە بەپێ ئەو پرانسیپە هاوچەرخانەی کە هەیە. مامۆستایەک ئەگەر بەهۆی دواکەوتوی و نەزانیەوە ببێتەوە هۆکاری دواکەوتنی خوێنکارەکانی کەواتە و مامۆستایە کارێکی نەئەخلاقی کردووە، چونکە پەری بەخۆ نەداوە، زانستی نوێی پێنیە بەمەش خوێنکارەکانی دەرەنجامی دواکەوتوی مامۆستای ئەوانیش دواکەوتون. ئەمەش کارێکە پێچەوانەی بنەما و مۆراڵە. هەروەها پاراستنی سنوورە پیشەیەکان مۆراڵێکی دیکەیە، وەک چۆن دەبێ مامۆستا دەبێ هاوڕێی بێ، بەڵام هاوڕێیەکی سنووردار و نابێ مامۆستا پەیوەندی مامۆستا و خوێنکار بەکاربێنێ بۆ کاروباری شخصیە داراییە یان هەر شتێکی لەو چەشنەیە. دواکاری ئەوەیە کە مامۆستا دەبێ بەرپرسیارەتی کۆمەڵایەتی ئەو نوێنەری کۆمەلگایە. مامۆستا بۆ خۆی دەبێ هەڵگری ئەو بەهانە بێ کە دەخوازێ خوێنکارەکەی تێیدا بێت. ئەو خاڵێکی زۆر گرنگە. دکتۆر تاسینی وانیش ئاماژەیان پێدا. کێشەکەی ئێمە ئەوەیە هەموو تیۆرە پەروەردەیەکانی ئەوانەی لەسەر فێرم و قسە دەکەن، خەڵک گوێ لە قسەکانت ناگرێ، سەیری کردارەکانت دەکات. منداڵەکان خوێنکارەکان زیاتر لە کردارەکانەوە لە ئێمەوە فێر دەبن. بۆیە گرنگە مامۆستا کردارەکانی، هەڵچوونەکانی، هەستەکانی هەموو ئەو بابەتانەی جوان بن تاوەکەوەی دکتۆر گوتی ئەگەر لەو لولەی تێت کرد دکتۆر لە لولەشتە داهاتەوە دەرێنەوەی کیمیاکە دکتۆر جەنابەت باست کرد لێرە تی دەکەی لەوێ دێتەوە دەرێ. بەڵام ئەمە گرنگە ئاگاداری ئەو لولە بین کە خۆمانی چۆن گرنگی بە بەهاکان دەدەین. ئەمە پوختەی پانێڵەکەمان بوو. جارێکی دیکە بەخێر بێن سەرسەر و سەرچاومان.